وەختتانەوە خێر یارانە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. ئێمە ئەمشەو لە دیبێتەکان اتفاقا دیبێتێکمان هەست بەناوە پلتۆک. ئێمە لە ڕاپەڕینە کوردەوارە سربەخۆ گەرەکمان بوو ئینسانە کوردی لە واقعیەت جەهان خۆی ئاگادار بکەین و ئێمە لە ڕاپەڕینە کوردەوارە سربەخۆ سعیمان کرد عامەیە مەردەمە ئێمە کە کەوتکەسە ژێرە دەسەڵاتدارێتی و هژۆمۆنیە کۆرپۆریشنە ئێرانیە جوولەکەیە ئانووسی بەرامبەر بە واقعیەتە خۆی ئاگاهی بکەینەوە. وەکو چۆن لە شۆڕشەکانە جەهەنەمە ئێمە وتمان قەهرەمان مەعمولەن لە ناوی چیرۆکەکانە و لە ناوی فیلمەکانە قەهرەمان نووسەگە خەفتەگە بێخەبەرە و ئیتفاقێکە کەفێ و ئەم قەهرەمانە لە پڕێکە هەڵئەسێ. لە فیلمم مەیتریکسە کابرا دای لە نێئۆ و نێئۆ خەوتبوو وتی نێئۆ هەڵسە تۆ وایتە ناوە مەیتریکسە. گشت ئینسانێک لە ناو زندگی خۆیە ئیمکانی هە ساتە وەختێکی بۆ پەیدا بێت و لەم ساتە وەختەی خۆیە هەڵسێت و ببێ بە ئینسانێک کە تا پێشتر لە ئەوە نەبووگە لە ناوە دنیایەکی بێخەبەریە. بۆیە ئێمە لە ناوە چیرۆکە لاوەکە زەمبیل فرۆشە وتمان لاوەکە زەمبیل فرۆش وەختێک ڕووبەڕووی جاودانەگی یعنی ئیمۆرتاڵەتی یعنی نەمردنی هەتاهەتایی ئەوەی کە تۆ لە باوەڕەکانە ئەیوێنی مەسەڵەن تۆ کە دوو ژیانی جیاوازت هەست ژیانی عادیت هەست و ژیانی سیاسیت هەست و ژیانی سیاسی پێژن بایۆس تۆ لە هەیکەلە سیاسیەکان نامری بۆیە تۆ ئەوێنیت ئەمە کریاگە بە دروشم و شعار و مەسەڵەن بارها بیستێکتە ئێژێ شەهید نامرێ. شەهید چۆن نامرێ؟ مردگە تەواو فیشەکێکیان لێداگە مردگە. بەڵام چی نامرێ؟ پەیکەرەیە شەهید پەیکەرەیە سیاسیە شەهید نامرێ شەهادەت نامرێت. تەوەجۆکەن داستانەکەوا لەگرا کەواتە لاوکە زەمبیل فرۆش لە ڕووبەڕووبوونەوە لەگەڵا عیبرەتە ئیمۆرتاڵەتیە جاودانەگیە گۆڕیە تەکانی خوارد. من ئەمشەو نەمگەرەکە بچمە سەرا و داستانەمکانی هەز هەرزگاهێ گوریزێکی لێ بدەم ڕۆمە سەری. من تێمە سەرەوەی کە مردمە ئێمە مردمە کوردەوارە ئێمە ئەم سەرزەمینە کوردەوارە چۆن لە خۆیان دوور کەوتنەوە چۆن ئەم مردمە مەقهور بوون چۆن تەسلیم بوون چۆن لە دەروون خۆیان شکیان. ئەم مردمە چۆن زەهنیەتیان گۆڕیا و باوەڕیان کرد کە سەغیرن کە بچووکن کە دەسەڵاتیان نییە. تەماشاکەن ئەمە نەعەزەمەتە کوورشە خامەنشیە تۆ ئەترسێنێت. ئەمە نەعەزەمەتە کاخای سەر بە فەڵەک کەشیدەی پادشاهانە مقتەدەر وەکو ئەحرام سەلاسەیە مەسرە. ئەمە اتفاقاتە بچووکە ناوە زەندگیە ژیان ڕۆژمەڕە کە ئینسانەکان تەسلیمەکە. مەسەڵەن ئێمە هیچ وەخت ناتوانین فکر بکەین و تەحەیورە ئێمە لە بەرامبەرە خواردنێک دەسەرێک وەکو بەستەنی یان ئایسکریم چەنێ بووگە و چه اتفاقێکی دروست کردەگە. تاریخ ئەوە نییە کە لە کتێوەکانە ئەینووسن و باسی فڵانە پادشا و فڵانە پەهڵەوانەکەن. ژیانە کۆمەڵایەتی ئینسانەکان ئەوە نییە کە تۆ بڕۆی بزانی فڵانە دەستنووس باسە چی کردەگەن. قاتبەی ئێوە ئەزانن بە تایبەتی لەم ڕۆژهەڵاتی نێوە ڕاستە وەختی گەرەکیانە بێنە سەرە هەبوونە تەمەدون حەزارەت و مۆدۆن ئەڕۆنە شوێنە دەستنووسەکانە سەیاحان و ئەوانەی کە دنیا گەڕاون بە ناوە سەیاحە ئیتالی سەیاحە فەڕەنسەوی سەیاحە ئەڵمانی و ئەمانە ئەبن بە بەڵگەوە سەنەدێک کە ئیسبات ئەکات مەسەڵەن حکوومەتە سەفەویان مەوجود بووگە شارێ بە ناوە ئیسفەهان وا بووگە و ئەمە ئەبێ بە سەنەدیەتە تاریخی. مەسەڵەن وەکو سەفەرنامەی شارڵ دێ ئەمە
ئەمە ئەوێت بە سەنەدیەتێک کە توو لەسرە ئەمە ئیدەیەک ئینسان و مقاومەتە ڕەوانیە ئیدەیەک ئینسان بشکێنیت. لە دیبەیتەکان ڕاپەڕینا من وتم داستانە شێعە داستانە جەدید و تەئسیس بوون دینێکە کە درێژە ناکێشێتە 250 ساڵ لەم سەرزەمینە ئێمە. بەڵام تۆ بە درۆ ئەودەتت ئەدەن بە داستانێ بە ناوە ئیمپراتوریەتە سەفەوی و هەبوونە ئەکسەریەتە شێعە لە ناوە ئەم سەرزەمینەی کە ئەمڕۆ پێی ئێژن ئێران، ئەم کۆرپۆریشن ئێرانی. چۆن ئێمەمانان فکرەکەین ئەمانە ئەکسەریەتیان شێعەز، یەکێک لە ڕێگەکانی شارە. فتحی مەراکز و مەیدانی شار لە کاتی ئەربعین، لە کاتی مانگی محەڕەمە، لە کاتی ئاشورا و تاسوعا و ئەربعینە. مەسەڵەن تۆ لە شارە کرماشان جەمعیەتە زەنجیر زەن ئەوێنیت، زەنجیر لێ ئەدات لە دەورە لە دەرەگاراش و سەفەکەی درێژ بووگە تا دەر بانک ملی و مزگەوتە جامعە. ئەمە باعث ئەوێ چی لە کرماشان ژیان ئەکا فکر ئەکا کە کرماشان ئەکسەریەتی شێعەس، بۆ چون وها بۆنەیەکی مەزهەبی کە بێت کەفە خیابان فەتح بکە تا ئیسە نەکردیاکە. ئالەگرا تۆ ئەوێنی کە تۆ ئەخەڵەتێی، بۆیە ڕاپەڕین دائیمەن بە ئێوە وتکێسی تاریخ ئەوە نییە کەمانە بەحسی دەکەن و ئێمە باوەڕمان بەمە نییە. ئەمە ڕاپەڕین بوو کە کەشفهایشی گەورەی کرد و من سەتێمە سەریان کامە هابوون. من ئەم دیبەیتەم جۆرێک کردگە، بەڵام ئیمڕۆ مەدرەکێکم دەستکەوت کە ئەم مەدرەکە چون لە زارە پەیمانە حەیدەریۆنیە و لە دەمە من نایشنەفن، بەڵکو لە دەمە ئوستادە ڕەوابەتێ بەینولمەلەلێکی بەناو فارس ئەیشنەفن، طبیعەتەن سەنەدیەت پەیا ئەکا بۆ شیفتەگان و چاکران و نەوکەران و خۆجڕدەهەندەگانە دەوڵەتە ئێرانی. ئەوانەی وە ئیمڕۆ ئاغایانە نەسڵە سیلیکۆن و پلاستیک، ئەوانەی وا ئیمڕۆ مات و مەبهوتە و مەقهورە تەمەدونە ئێرانی قەوم فارس و زوانە فارسی بوون. ئەوانە ئەمە بۆ ئەوانە سەنەدیەتی هەست، چون ئەم ئاغا هەم ئەکادەمیسیەنە، هەم لە کاتەگەریە تەقسیم بەندیە ئەوێت بەو شتێکامانە پێژن فارس، هەم زوانە ئینگلیسیە زانێ، هەم زوانە فەڕەنسێ زانێ، هەم ئوستادە ڕەوابەتە بەینولمەلەل دانشگاهایە مەشهورە. و BBC پەرژن مساحبەیەکی تەکیە باغا کردگە کۆتا قساکە و من تێمە سەرە مەسائلێک. ئەم ئاغا ناوی دکتۆر هوشەنگە شەهابیە. خۆ بەمە بەرنامەی BBCە من مازەرەتم هەست دەنگەکە فرە خراوە بۆ خاترێەوەی من لە هەنسفری استفادەم کردگە و هەنسفریەکە تەئسیری دانیاگە دەنگەکەی کپۆ کردگەسەوە شێ ڕێستارتێ لە دیڤایسەکەی ترم بکەم تا دووبارە خاسەوە بێتەوە. بارێ ئەوەی کە من ئێستا لەگرا ئێرایە دەم سەنەدیەتە ئاداب خۆراک خواردنە. خۆراکێکە خوریاگە نۆع ئاداب و ئەدەبە نان خواردن لە ئەم جێگەی کە ئیمڕۆ پێی ئێژن ئێران. تەوەجۆ بکەن ئەم ئێرانە ئێشێ سەبقەیەکی تاریخی 2500 ساڵی بێت، دەربارە پادشاهانێکی بێت کە تەکەی یوس پەڵەنگ و عقاب و هەڵۆ و ئاداب دەرباری و تاجگوزاری و مەلەکە و ئەم جۆرە شتانە ڕوبەڕوون. تەوەجۆکەن ئەمە هەمان عەزەمەتە تاریخیە کە کەمانە هژمونی فەرهەنگیان بەسەر دنیا بووگە وەتوانی گیانە ئەم ئیدعا مەترح بکەن کە ئەمانە کێن. ئەوەی کە ئەمڕۆ پاڵی بە منۆنیا من ئەم دیبەیتە دابنێم، من ئەمڕۆ لەگەڵ خانمم چوو بووم لە قاوەخانەیەکی هندی دانیشت بووم. قاوەخانەی هندی ئەوەسە کە فەست فودە ناوە خیابان ئەفرۆشێ، ستریت فود ئەفرۆشێ. من یەکێک لە عەلاقەهای زندگیم خۆراک فەرهەنگە خۆراک خواردنە مەردمە، بە تایبەتی من فرە حەز ئەکەم بە خۆراکە ناوە خیابان، بۆیە یەکێک لە سەرگەرمیەکانم تەماشاکردنە خۆراکە ناوە خیابانە ملەلە مختەلەفە. ئێمڕۆ لەگەڵ خانم سەردانی
قاوەخانەیەکی هندیمان کرد، هندی پاکستانی، کە خۆراکە سەرجادە ئەفرۆشن. گەینە بەشە دیزەرت یان دەسەر. دیزەرت ئەو شیرینیەسە کە تۆ دوای خۆراک ئەیخۆی. لە ناوی دیزەرتەکە باسی کردبوو لە دوو نوع دیزەرتی باس کردبوو کە میسە باسییانەکەم. قەجەر، تەوەجۆ بکەن، قەجەر حەلوە. قەجەر سینە من حەلوە مەسەلەن دوو نەوەی بوو. نەوە دوومێکی دەقیق یادم نییە، ئەتوانم منیۆکەی بێرم دای بنێم. کەلەمەی قەجەر بۆ من فرەجالب بوو، چون من معتەقدم ئەکسەریەتە ئەم شتەی کە پێی ئێژن زوانێ فارسی و دروستکردن شاکلەیە بەدەنە کۆرپۆرێشنە ئێرانی لە هند و کۆمپانی هندە شەرقی و بە کۆمەکە بە وەرگرتنە بنمایەک لەم هەزار چهرەگیەی هندوستانە هەڵگیریاگە هاوریاگە لەگرا کۆپیکریاگە و لەگرا دانریاگە. تۆ لە هیچ کوێیەکی دنیا کەلەمەیە بە ناوە قەجەر نابیسی. بچن بە فارسی سەرچکەن، بچن بە فارسی سەرچکەن، ئەنووسێ قەجەر ناوە تایفەیەک وگە بە ناوە تایفەیەکی تورکەمان بووگە کە حاکمە ئێران بوون. ئەوڵەن هیچ کام لە تەوایفە تورکەمانە ئەم ئێرانە شیعەنیەن، گشتیان سنی. تا لەم وەسەتە ئیستثناءەن یەک تایفە، ئەویش تایفەیە بە ناوی قەجەر شیعەوێت. ئەمە یەک. دوو، کەلەمەی قەجەر هیچ سەبقەیەکی تاریخی نییە، هیچ جینۆلۆژیەکی لێ ناکری، معلوم نییە چییە. یەک سری توڕەهاتیان داگە سەقەی یەکتری و وەکو داستانە سنجابەکەی ئێڵە سەنجابی. بەڵام بۆ ئێوە جا لە بەم قەجەر حەلوە کە من چوم تاقیبم کرد بە تۆ لێو دوای قەحوەی قەجەریت هەست لە ئێرانە، پرسیارم کرد بە زوانە هندی و پەنجابی قەجەر یعنی بە قەوڵ ئەفغانیەکان زەردەک، بە قەوڵە خۆمان گێزەر، بە قەوڵە تورکەکانە تورکیە هەووج، ئەوەی کە ئەمڕۆ بە زوانی دیشە فارسی پێژن هەویج. ئاغایانە قەجەڕی هەویجن. تەوەجۆکەن، ئەمانە هەویجن و تا ئێستا کەسێ بە تۆی نەوت کە لە زوانە پەنجابی و هندیە کەلەمەی قەجەر مەوجودە. و من بەرحەسە بە ئاتفاق لەم تەنەوعە خۆراکیەی کە حەزی پێ ئەەکەم پێم برد. ئەم ئەلاقەی منە سەری منی بە فرە کونێکا کردگەم. فرەیەک لەم داستانە جەعلیاتە دەوڵەتە ئێرانیمە من ئاوا دەرهاوردەگە بە گەڕان و تەعەمقە لە فەرهەنگە ملەلەکانەترا، لە خۆراکیان، لە موزیکیان، لە ڕەقسیان و لە ئادابە هەڵسو بنیشتیان. بۆیە من لە ناو تەمامە ئەوانەی کە جامعە شناس بووگن یەک کەسم فرە پێ مهمە، نە دوورکایمە، نە ئەوانە سەوام مۆدن. من نۆربەرت ئیلیاسم لە گشتیان پێ مهمترە، چون نۆربەرت ئیلیاس لە ئادابە ڕۆژانەی مەردم دەست پێەکە، ئەوەی کە مەردم زندگی کردەکە پێی و ئیمڕۆ ژیانی پێەکەم. و ئەمە سەرەتای داستانە ئێمە بوو. بزان من مثالێکتان بۆ لێبەم لە خۆراکە. ئەوانەی کە چووگنەسە کوردەوارە ئێمە لە منتەقەی هەورامان، بە تایبەتی هەورامانە لە هۆن، ژنەکان نانێکی تایبەت ئەکەن پێی ئێژن نەرمە فیس. نەرمە فیس. بپرسن پس ناوەکە چ بوو؟ نەرمە فیس. خب تۆ لەگرا خۆراکێکت هەست پێی ئێژن فسنجان، و ئێژن ئەم فسنجانە هەن شمالە، منتەقەیە گێڵان و مازندەران. باشە، هیچ کەس نایژێ ئەم فسە یعنی چی؟ فسنجان یعنی چی؟ لەکوێ هاتکەم کەلەمە بۆ هاتکە. ئۆکەی، بڕۆن ئەوانەی کە ئاشنان بە منتەقەی هەورامانە لە هۆن بپرسن. نەرمەفیس نانێکی بچووکە وا وردە گوێز ئەکەن بەسەریا، وردە گوێز ئەهاڕن و ئەیکەن بەسەریا، ئەوێتۆ نەرمەفیس. ئێستا فسنجان بە چی دروست ئەکرێ؟ فسنجان بە کەو دروست ئەکرێ، بە ڕوبە هەنار دروست ئەکرێ و بە گوێز. کەو، ڕوبە هەنار، گوێز، هەر سێکەی لە هەورامانات مەوجودە.
هەر سێکەی مەوجودە، هەم ڕۆبە هەنار مەوجودە، هەم کەو مەوجودە و هەم گوێز. و تۆ علاوە بەر خۆراکە فسنجان نانێکی تایبەتت هەست پێی ئێژی نەرمە فیس. ئەم فیسە هەمان فسە فسنجانە کە هەرتکی ناشی لە گزارشدانە گوێزە، چون لەگرا یەک عنسرە مشتەرەکیان هەست، هەم لە فسنجان هەم لە نەرمە فیسە کە گوێزە. ئەمە مهمە ها ئێوە بیزانن، خەیلێ مهمە، چون ئێمە فەرە کوردێکمان بووگە بە بەچکە فارس لەبەر خاترە فسنجان. فرە کوردێکمان لەبەر خاترە پرژن کوزین بووگە سەو بەچکە فارس. فارس بۆ ئێمە متەوەلد بووگە بەم خۆراکانە. هەروە کەوتم قەجەر یعنی گەزەر، یعنی هەویج. قەجەر یعنی گەزەر بە پەنجابی بە هیندی، و تا ئیستا کەسێ بە ئێوە نەوت بوو. تۆ ئەچی قەهوەی قەجەرت هەست. قەهوەی قەجەر کۆپی کریاگە لە ڕۆلەتە ڕووسی، 3-4 فنجانی قاوەی تاڵدا ئەنێن یەکێکی زەهری واتیە، تۆ بەر حەسەبە شانس خۆت هەڵی ئەدەی بۆ ئەمری. ئەمە مەراسمە قەهوەی قەجەری بووگە. تۆ یە دێتی هەڵدریاگە دروستەکەی بە ناوی قەجەر معلوم نییە لەکوێ هاتگن، کێن، چۆن بووگن، بەعتی مەراسمیان بۆ کۆپیەکەی ڕۆلەتە ڕووسی. ڕۆڵەتە ڕووسی دەوانچە فیشەکێکیان تێ خستکە چرخاندگیانە بە نەوبەت چەکاندگیانە خواتە بەختە تەقی تەقینە تەقینە تەقین. ئیستا قاوە لە قەڕنە 11 مسلمانان ئەیناسن و لە ئەفریقاوەتێ بالتەبع سوودان، قاهرە، مصر، مەغرب، تونس، لیبی، بلاد الشام، يعني فلسطين، لبنان، سوريا، لم جيرو قاوة أروات حتى ديار بكر حتى سرزمين كردوار بتوري. قاوة أناسن قاوة حج ريقي عبوري كي بو داخلة أم فلاتة إيران بيجقلوي كسرزمين كردوار تيب برينينية نيسي. توجه بكن نم كلمة من يجمي أم كالاي لوكسك قاوي ناوا یەک خانەوادەی ئێرانی نییە بزانێ لێ بنێت و تامە قاوە بناسێ، ئەستەشی لەگەڵا بێ کە کافی شاپ بووگە سەمۆت نایناسێ. بەڵام تۆ لە دەربارە قەجەرە قاوەی قەجەریت هەست، تۆ سێرە و چاخانە ئەو کڕاو بەرداریە کە ئەمانە ئەیکەن، ئەمانە ئەیکەن. دەستاویزیشانەوێت تۆ چێوێت و قاوەخانە تێمە سەرمانەها. تۆ لە قەڕنە 11 قاوەت هەست لەم سەرزەمینە و ئێشێ ئەوەڵ دەفعەل لە لای ئێمە تێپەڕی بۆیە گەیشت بوێتە مەرکەزە کوردەوار، یعنی ئەو ئێرانە کۆرپۆرێشنە. ئەمانە مهمن تۆ بیانزانی ها، خەیلی مهمترن لەوەی کە تۆ کتاوە کوورش ئەەکەیت و ئەی خوێنیت، خەیلی مهمترە. مەسەڵەن ئێژن ئاوگۆشت خۆراکە ئێرانیە، کوڕە خاس. ئاوگۆشت خۆراکە ئەسڵیەکەی سێوزەمینیە. ئەفغانی پێژن کاچالو، شیرازی و پورەیە سێوزەمینی ئێژن دو پیازە ئالو، ئالووی پێ ئێژن بە زوانە هندی، چون ئەوەڵ دەفە چووگە سە هندوستان و لەم لاوە لە کوردەوارە خۆمان لەو لاوە لە هندوستان و هاتگە ئالو. ئۆکەی، تۆ ئێشی سێوزەمینی لەکوێ هاتکە؟ لە یاڵەتە متحدەی ئەمریکاوە هاتکە. کەی ئەمانە ناسیگیانە؟ قەڕنە 17 ناسیگیانە. دەی تۆ بێژە تا کۆچی کردوی هاتبێت ئەم سەرزەمینە بگەسۆ قەڕنە 19 چۆن خۆراکە ئیرانیان ئاب بە گوشتە. سەی تۆ ئەم سوالانە لە خۆت ناکەی ها، تۆ چەسپیاگی تەقنە ئەی کوورشی خواردگە، کوورشت ئاوگۆشتی نەخواردگە، ئاوگۆشت دیزی نەخواردگە، نێخواردگە، یەخنی نەکوتاگەسۆ، گوشت کوبیدەی نەکوتاگەسۆ، ئەیچی خواردگە تێنە سەر ئەمە. ئەمانە خەیلی مهمن ها، چون ئیستا منە ڕۆمە سەرە زوان ها. تماشاکە ئەم حیزبانە ئێژن ئێمە فارسمان هەست، یە ئیدعاکەن ئێژن ئێمە فارسین چون بە زوانی قسە ئەکەن بەناوە فارسی، و من ئیستا سابت یەکەم یەک فارسی تیانی ئەم سەرزەمینە، یەک نەفەری تیانیە.
هەر بەم ئەدەلە سابت یەکەم تیانە وتێ بۆ ئەم حیزبانە ئیسرارەکەن فارس ئێشێ بوێت بۆ خاتری ئەوەی کوردی فاسۆمیە دەمە قۆپان لە پێ مەعنا پەیاکە ئێشێ فارسێ بوێت تا کورد مەعنا پەیا بکە تەوەجۆ بکەن ناوێ فارسێن ئەی ناوی بنین چی ناوی بنێ هەڵمە قولات سەرما قولات تەقلە هوناکری ئێشێ ناوی ئەگە ناوی نەنێن کوردەواریشە ناوی بنین شتێکی تر فارس تێمە سەرە ئەمە خب پس من ئێستا تێم لە دوکتۆر هوشەنگ شەهابی بە سپۆنسر BBC و مقابلەی BBC فایلێ بۆ ئێوە لێدەم کە ئێوە بیوێنن با خاص بیوێنن بزانن BBCە اگر از من بپرسید که کدوم عنصر فرهنگ ایران بین همه ایرانیان مشترکه باید بگم فرهنگ غذایی چه چپی چه راستی چه سلطنت طلب چه طرفدار جمهوری اسلامی چه ترک چه فارس همه از چلو کباب خوششون میاد تاریخ یک مملکت منحصر نیست به جنگ ها و سلاطینش برای اینکه بدونیم چی به یک ملت گذشت باید از زندگی روزمره اون ملت هم آگاهی داشته باشیم تاریخ یەک ملت نێ بەقەی مێژووی ملەتێک نییە بەقەی شڕەکان و سەلاتینیوە دەبێ بزانین بەسەری ئەم ملەتە چی تێپەڕیوە ئەویش لە ژیانی ڕۆژانەی خۆیانە ئەم ئاغا ئوستادە ئەم بۆتان بخێنمەوە تایتڵەکانی بزانین کێسەم ئاغا ئەم ئاغا ئوستادە تاریخ و ڕەوابەتی بینولمەلەل دانشگاهی بۆستۆنە تۆژۆکەن خب از طبقات مختلفش از نواحی مختلفش درد اینجاست که ما سندهای زیادی نداریم یعنی ما باید صدها صفحه بخونیم تا یک بار بر بخوریم به این که مثلا چه نوع موسیقی گوش میکردن چه غذایی میخوردن ترکیب غذاها همیشه در حال تحوله امروز شما میبینید که سیب زمینی و گوجه فرنگی قسمتی خیلی عادی از خوراک ایران خب تەوەجۆ بکە نکتەی مهمێکی شارە کرد سێوزەمینی و تەماتە بەشێک لە خۆراکە ئێرانیەکانە تابەر لەوەی تەماتە بێت و تۆ ئاو تەماتە بگریت و ڕۆبە تەماتە بگریت و تو شلەی ئێرانی بەچی دروزە کرد تەمامە شلە ئێرانیەکان بە ئەستەسنای قاورمە سەوزی ڕۆبە تەماتەی گەرەکە تۆ چۆن ناناخوارد لەم سەرزەمین مە تو ئیدعا ناکەی ئاشپەزت بوو دەربارت بوو هەزار جۆر خۆراکی دروستەکە دابێنە دوو نوع لەو خۆراکە بێنە و ئەم پادشای گەردنکەشە پەدەرسوختەتە دروستیەکرد ئەی خوارد مەچۆ درۆ مەکە مەفڕە بۆ فەزا و حەملەی کرد و شەلاقیدا لە دەریا و دنیای گرت نە چی ئەخوارد ئەم پادشا چی ئەخوارد در صورتی که این گوجه فرنگی و سیب زمینی کاملا متأخره یعنی این از زمان اوایل دوران قاجار اوایل قرن 19 بود که گوجه فرنگی و سیب زمینی به ایران اومد امروز اگر از یک خارجی که با ایران آشنا خب پس ئەم ئاغا ئاعترافەکات کە لە ئەوائیلی قەڕنی 19 سێوزەمینی یعنی پەتاتە تەماتە موکریانی ئێژن بایم سوورە هاتە ئەم سەرزەمینەی ئەمانە پێژن ئێران ئەویش ئەکوێ دەربارە کاکە پادشاه قاجار تەوەجۆ بفەرمون بپرسین که ویژگی آشپزی ایرانی چی هست خواهد گفت برنج برای اینکه طباخی لە هەر ئێرانەیە پرسیارکەن ویژگی ئاشپەزی ئێرانی و خۆراکە ئێرانی چییە ئێژێ برنج لە کاتێکە برنج درۆکە برنج 30 ساڵ نییە گشت کەسی ئەیخوا هەر ڕۆژ ئەیخوا چلو در ایران کاملا منحصر به فرد در دنیا ولی جالب اینجاست که تا همین 40-50 سال پیش برنج غذای روزمره ایرانی‌ها نبود حتی ما یک اصطلاحی داشتیم لباس پلوخوری لباس مخصوصی بود که در آدم در روزهای بخصوص و عید و این حرفا میپوشید روزی که برنج میخورید یعنی در حقیقت برنج چیز لوکسی بود غذای خب پس ئێرانیان ڕۆژانە برنجیان نەخواردگە
بە کراسە خاسەکان یانوت کراسە پڵاو خواردن یانێت تۆ گەرەک و برنج بخۆی کراسی خاسێکە لە بەرەکە تەمیز وایە تازە وایە بەو کراسە برنجە ئەخوارد ئەوەنە ئەحترامی بۆ قاعدوی ئەوەنە لوکس بوو تەوەجۆکەن. اصلی ایرانیا که ظهر و شب میخوردن آش بود. کسی که طباخ است اصطلاح فارسیش از آشپز نه پلوپز. در خانه های خب ئەمە هەمان قسەی منی ئەو دیبەیتەی کردەوە کەواتە ئەوەی کە تەباخە ئەوەی کە شەفە بە ئەم زوانە فاسی یەدیشە چی پێژن ئاشپەز پێ ناژن پڵاوپەز. خۆراکە ئەسڵیە مەردم چی بووگە ئاش بووگە ئاش. سنتی ایران اتاق خاصی برای غذا خوردن وجود نداشت. صابخونه هر کجا لە ماڵەکانی ئێران ئۆتاقێکی تایبەت بۆ نان خواردن مەوجود نەبووگە لە هەر کوێمەیلیان بۆیە نانیان نەخوارد. خواست غذا بخوره سفره رو پهن میکرد و دور سفره میشستن و غذاشون رو میخوردن. اینه که یک اتاق خاصی به غذا خوردن تخصیص داده بشه ایده نسبتا متأخریه که اوایل گفتن سفره خانه و بعداً شد اتاق ناهارخوری. ایرانی‌ها مثل بقیه ملل منطقه آسیای غربی اکثر غذاها رو با دست می‌خوردن. رسم بر این بود که آدم یک تیکه نون بگیره تو دست راستش و غذاها رو با اون نون بخوره. استفاده از چنگال. پس ئێرانیەکان وەکو تەواوی مردمانە خاوڕەمیانە نانیان وە دەست ئەخوارد. ئۆکەی وە تیکەی نانیانە خستە ناوە دەست پارویانەگرت لقمەیانەگرت تیکەیانەگرت. ئۆکەی تیکەیانە ببەخشن یعنی چمچەیان نەبوو. تەوەجۆ بکەن لە کەلەمەی چمچە ئەمانە پێژن قاشق یدیشە قاشق دەوریان نەبوو. تەوەجۆ بکەن مەجمەعەیان نەبوو. هیچ کام لەمانە بە زوانە یەدیش ناوی نییە. تۆ ئالەگرا ئەفەهمی ئەم زوانە یەدیشە دەستکردە متونە ئەدەبی بڕێکی دروستکریاگە بڕێکی گۆرانیە کە گۆڕیاگە. بەم زوانە یەدیشە یەک کەلەمەت نییە کە ڕەبتی بە ئادابی نان خواردنە خەڵکی بێت. خەڵکی نانی خواردوێ نییە هیچ ڕەبتێکی نییە یەک گوشەی نییە یەک گوشە کەی نەخۆی بێ نێسی. یعنی هیچ فارسێک نانی نەخواردە ئەسڵەن ئەمانە بە ئینرژی خوار ئیشیان کردگە وەکو ئەم نانیان نەخواردە. قاشق و کارد از زمان قاجار در ایران مرسوم شد. ناصرالدین شاه از یک سری از دیپلمات‌ها و اروپایی‌های مقیم تهران دعوت میکنه و این اروپایی‌های مقیم تهران استفاده از قاشق چنگال رو به درباریان ایران یاد میدن. یواش یواش ئۆکەی ناسرالدین شاه فێرە کەڵکوەرگرتن لە قاشق و چەنگاڵ. قاشق و چەنگاڵ لە ناو تەواوە ئەم ئومەتە کوردیە خۆیان بە زوانە خۆیان وشیان هەست بووی. ئەکسەریەتە ئێمە پێی ئێژین چەمچە و پێی ئێژین چەتاڵ یا چناڵ چەتاڵ چەمچە پێی ئێژین. وەلێ ئەم چناڵەکەی لە ئێمە گرکە چنگ ئێمە بەمە ئێژین چنگ ئێژە چنگی کردۆ چاومە چنگاڵ چەمچە. ئاغای ناسرالدین شاه پادشاه گردنکەش ئێران متمدن ئێران حافظ ئێران مەولانا ئێران فەردەوسی ئێران کەیخەسرەوە کیانی ئێران کەیومەرسە کیانی ئێران پادشاه قاجاریی متأخر 150 ساڵە پێش نەیزانیگە چەمچە چییە نەیزانیگە چناڵ چییە نەیشی زانیگە بەکاری بێری. چووگە ئوروپاییەکی بۆ هاورگە فێریکە براکەم ئەمە پادشاه ئەمە خەڵکە ناوە خیابان نییە
تۆ بە عنوانە پادشا ئیشی یەکسری مەراسم و ئادابت بێت وە خەڵکی نەیان بووگە ئەی تو دەربارە چی بووگە ئەمە کناراوە کوێ بووگە ئەمە تەوێڵەی کوێز دە تۆ خوا هیچ فەرقێکە نەکردێتەکە دیگەرانە تۆ کامە ئاداب و بووگە تایبەت تۆ چۆن مەراسمە قاوەی قەجەری بووگە پدەر سوختە چمچەت نەوگە چنگاڵە نەوگە پادشا ئەمە چه بەرتەری کوگە ئەم پادشا بووگیە کە بەقیە نەیان بووگە ئەم پادشا چۆن معلمی بووگە و معلم فێری کردگە و معلم فێری چی کردگە فێری چی کردگە معلمە پس پادشا ئاغایکی تەوەجۆ بکەنە ئێرانە گشتی لە ناسردین شاوە دەست پێیەکە ئەم ئێرانە گشتی ناسردین شاست فتعەلی شا و حەمە شا و ئاغا محەممەد خان گشتی هیچ چرت و پرتە ئای ناسردین شا خیلی مهمە سوڵتانە ساحێ و قەرانە تەوەجۆکەن سەفەرنامەهای عەجیب و غەریبی کردگە بە ئەوروپا 1873 هاتکە بە ئەوروپا ئاغای ناسردین شا ئەو بەرادەرانە وافرە مەقهورە ملەتێکن بەناوە ملەتە فارس و ملەتێ بۆ ئێمە دروست ئەکەن بەناوە ملەتە فارس با بزانی پادشاکە 140 ساڵە پێش وە دەستدانی خواردە وە دەست نەیزانیگە تۆ وەختە شتێکەنەوێ چیت نییە بۆی وشەت بۆی نییە هیچ کەسێ بەم زوانە فارسیە نانی نەخوارگە تا وشەی چمچەی بێت نانی نەخوارگە هیچ کەسێ بۆیە نێسی فارسی وشەی چمچەی نییە در طبقه نخبگان خوردن با دست منسوخ میشه و به تبعیت از نخبگان طبقه متوسط و بعد طبقه پایینتر شروع میکنه با ابزار فلزی غذا میخوره. البته این تبادل فرهنگی در زمینه اغذیه کاملا دو طرفه بوده همیشه. ایران در سر راه ارتباطات بین قاره هاست و به این دلیل خیلی از مواد غذایی یا میوه هایی که در آسیا ئەم کاورە ئەلا ڕەخمەوەی کە مەجبور بوو واقعەتی تاریخی بێژێ بەڵام ئەو هۆڤیەتە جەعلیەی وا پێئێژن هۆڤیەتە ئێرانی و فارس بوون کە جەعلە کامڵەوە ئەم ئینسانە دووچارە بەرزەخ ئەوێ تێئالەگرا ئێژێ وەلێ ئێمەی چتمان فێر و ئوروپایی کردگە چیمان فێر و ئوروپایی کردگە وەڵا هولوو لە چین و هاتگە لای ئێمە تێپەڕیگە چووگەسە کوێ چووگەسە ئوروپایەکان پێی ئێژن پیچ یانێ پرژن هۆلەندیەکان پێژن پەرزیک دەرسوورەتێکە ئێمە پێژین قۆخ لەک پێژێ هۆخ تەوەجۆ بکەن نەمە فرە مهمە تۆ قۆخە بوێ کەشفە گەورەیە کە تۆ قۆخە بوێ خیلی مهمە بزان ئەمە ئاداب خۆراک تماشاکە ئاداب خۆراک خواردن نشان ئەدات و تەمەدونت بووگە نشان ئەدات و ئیدعاکەی پادشاو بووگە سلسلە مەراتب بووگە نشان ئەدات و دەربارت بووگە و دەربار تربیەت تایبەت کریاگە معلمە تایبەتیان هاوردەگە ئەم پادشا فەرق بکاتەکە ئینسانە عادیە نان کە ئەخوات هەڵ ئەسێ دانیشێ قسە ئەکا ئەشی فەرق بکاتەکە ئینسانە عادیە تۆ ئەوێنی ئەمانە بۆ نان خواردن هیچ فەرقێکیان تەکە کاورای حەماڵە ناوە خیابانان نییە نێسێ دەی ئەم تەمەدونە تۆ بە چی نیشانیە دەی ئەم تەمەدونە ئێرانیە چییە ئەگەر یەکسری ئەرزش و یەکسری فەرهەنگ و ئاداب و سونەن نییە چییە تۆ ئیدعا ئەکەی ئێژی ناسردین شا چمچەی نەوگەنانی پێ بخۆ نەیزانیگە چۆن بگریتە دەسەوە ئەسەن نەیزانیگە چۆن بگرێتە دەسەوت چمچە ناسردین شا تراقە ئێوە تێمە سەرەمەی کە وەختە تەلەڤیزیۆنە مەنە تۆ بەرنامەی کەم داین ویتمیت بۆ دروستەکە بە فەرمای چامت بۆ دروستەکە دانێ تێ هەڵدریاگە ئەم سەرزەمینە بێ هوڤیەت ئێژێ چه خونەی کۆزییە
واین میخورین؟ واین؟ تو کار دیال دلیک تو واین خوارگه لطول عمرده تو شراو خوارگه تو کره کی کاره لطاران ایتر نایجی پیاز ایجی آنین بدم آنین بکات ناو ساندویجه که پیازی تینه که اما سه یک مشت بی هویت بیدایک و باوک معلوم نیه لکوی هاتگن بگنو صاحب و سرزمینه ایمه توجه که؟ اولین بار پرورش داده شده بودند از طریق ایران وارد اروپا میشن و بهترین نمونهش هلوه. هلو میوه‌ای است که اولین بار در چین پرورش داده شده بود، منتها از چین به ایران آمد و از طریق ایران وارد اروپا شد. و در حقیقت کلمه پیچ با پرژا از یک ریشه است و بهترین نمونهش هم زبان هلندیه که لغت هلو در هلندی میشه پرزیک که اصالت ایرانیش کاملا معلومه. خب اومدن امروز اینجا که در این باره صحبت بکنن. آقای دکتر شهابی استاد دانشگاه بوستون هستن در رشته تاریخ و روابط بین الملل و در چندین دانشگاه دیگه مثل هاروارد و آکسفورد اینا هم تدریس کرد. خو خاصة لهاروارد و أكسفورد إيشا تدريسي كرقام آغا إتر إما محكوم ناوين بويك إما لاو كردين وحزيبين كينو ومغرزانا قسا كينو باباي دهاتي تمام قلاي أرز وكاني أرجيت كاوراي سيليكونية بلاستيكي حاجيشتي أرجيت توجوكن أو أوسا دکتر شهابی لیسانسش رو از فرانسه گرفته در جغرافیا، فوق لیسانس رو در رشته روابط بین الملل گرفتن در فرانسه، بعد رفتن به دانشگاه ییل و در اونجا دکترای خودشون رو در روابط بین الملل گرفتن. دکتر شهابی با ژرفبینی و توانمندی بالا و تسلطی که به چندین زبان زنده دنیا مثل انگلیسی، فرانسه، آلمانی، اسپانیولی و پرتغالی و اینها و فارسی دارن، توانستن کارهای بسیار با ارزشی کشف کردم. چقدر رسانه ایرانی پاریس خوبن و همیشه میگن کوزین ترادیسیونل و این کلمه ترادیسیونل یک اشکال داره و اونی که وقتی ما فکر و صحبت از سنت میکنیم، این ایده‌ای که تداعی میشه اینه که در حال تحول نیست. یعنی مثلا از قدیم همین بوده تا این اواخر که مثلا هات داگ اومده، پیتزا اومده اینا، در صورتی که سنت خودش هیچ وقت در جا نمیزنه. یعنی سنت خودش مدام تحول پیدا میکنه و اون چیزی که ما الان بهش میگیم سنتی از خیلی جهات اصلا چیز جدیدیه. مثلا شما فرض کنین اگر از خیلی بپرسین که خب سنتی ترین غذا چیه، خب خیلی ممکنه بگن دیزی یا آبگوشت. در صورتی تو آبگوشت سیب زمینی هست و سیب زمینی تازه از قرن 16 از آمریکا کشف شده اومده به اروپا. بنابراین این چیز سنتی نمیتونه باشه به اون صورت و این در حقیقت تحولات داخل سنت رو در اثر معاشرت ایرانیا با فرنگی ها و با ملل دیگه، این مسائلی است که برای من نسبتاً جالبه و باید اصلا معذرت بخوام که شاید به اندازه‌ای که خودم دلم میخواست فصیح صحبت نکنم. دلیلش که باید با یک متن انگلیسی کار کنم و این متن انگلیسی رو فی‌البداهه به فارسی ترجمه کنم که ممکنه گاه‌گاهی اشکالاتی به وجود بیاد که از حالا از شما معذرت میخوام. یک مسئله دیگه هم هست، این که وقتی ما میگیم غذای ایرانی، خب بله از یک طرف شباهت هایی میبینیم بین مثلا پلوخورش هایی که در فرض کنید تبریز هست، کرمان هست، مشهد هست، اصفهان هست اینا، ولی یک مرزبندی دقیق ما نمیتونیم داشته باشیم. برای اینکه خیلی از غذاهایی که در آذربایجان خورده میشه مثلا در اون ور ارس هم هست، در کشور قفقازی هم هست،
غذاهایی که در جنوب خورده میشه مثلا در بندر عباس و آبادان خیلی بیشتر به غذاهای هند شباهت دارن. فلفلشون زیاده، مثلا شما یه قلی ماهی آبادانی میخورید خیلی فلفل داره دیگه. یعنی در حقیقت این ارتباطی که بین آبادان و هند از طریق خلیج فارس و دریای عمان وجود داره به احتمال قوی خیلی نزدیکتر است از ارتباطی که بین آبادان و مشهد وجود داره که آدم باید وسط کویر رد بشه و اینا. و بعد در شمال ایران در گیلان ئەزانن ئەهەمیەتەم داستانەوە لەکوێ؟ ئەهەمیەتەم داستانەوە لە ئەوێ ئمڕۆ کورد ئێمە لە سەرزەمینە کوردەوارە لەو کۆرپریشنە تورکیە بە کولێرە و قیمە عەرەبیەکە ئەوێتۆ لەحمە عەجین و خودە تورکە یەدیش پێی ئێژێ لەحمە عەجین بووگەسۆ تورکیش پیتزا باکلاڤا و باقلاوا یا پاقلاوا کە گوێزی گەرەک کە شەکەری گەرەک کە گەنمی گەرەک کە ڕۆنی گەرەک ئەوێتۆ تورکیش دیزەرت ڕاحەتە الحلقوم کە کەلەمەیەکی عەرەبیە ڕاحەت حلقوم ڕاحە دەڕواتە خوارەوە باشە و عەرەب ئەگەر خەڵکە شەبهە جەزیرەی عەرەبستان بێت شەکەری نەوگە نازانێت چییە هەر کەلەمەکە هەنە عەرەبە شەبهە جەزیرەی عەرەبستانە تورکی وا لە توولە عومریە تورک ئەگەر مغولە لە کێوەکانە ئاڵتای هاتگە نە شەکەری بووگە نە گوێزی بووگە نە ئادابە ئاشپەزی بووگە زوانێ یەدیشە تورکی لە مەفاهیمە ئەبستراکت و کۆنکرێت خارجە نێسی بازار گۆرانیە هەنە ئێمەس ڕۆژەکانی هەفتەی نێسی هیچ کام لەمانەی نییە بۆ معماری نێسی چەشمە و شێرە ئاو ئێژن چەشمە هایر یعنی خەیر هوشگەلدی یعنی خوشگەلدی خوشگە خەبەر یعنی خەبەر ئەرەبا یعنی ئەڕابە تەوەجۆ بکە زۆر مهمە ئێوەمانە بزانە حاکیم وەزیر پادیشاه محکەمە ئەسکەر بوو کەلەماتە حکوومەتیش کەلەمەیان نییە یعنی ئەمانە نە ئیمپراتۆری بووگن نە قودرەت بووگن نە پێگەی شارنشینیان بووگە نە سلسلە مەراتبە حکوومەتیان بووگە نە شاریان بووگە نە فەرهەنگە خۆراکیان بووگە ئیستە هەرچی کورمانجە تێ هەڵدریاگە هەرچی خۆراکە سەرزەمینە کوردەوارە خۆی ئەیکا بە تورکیش فود ئەم کاورایە تێ هەڵدریاگە لە ئەزایە مشتێ لیرە تەواوە فەرهەنگە خۆی ئەفرۆشێت خۆی خاڵیەکە لە هۆویەت و ئەیدا بە تورک تەوەجۆ بکەن یا ئەڕوات قەومێکی ساختەگی دروست ئەکا بەناوە چی؟ بەناوە فارس ئەم زوانە فارسیە بۆ مەعقەد کەلەمەی نییە پێ ئێژێ کون هەمان کونەوە کوردی و گۆرانی کون ئەو بۆ مەعقەد خۆی کەلەمەی نییە لێ بپرسە ئەرێ براکەم کون یعنی چی؟ لەکوێ ئاوردەکتە تۆ بووگە فارسویت بۆ لەشە خۆت ئەندامە خۆت مهمترینی وا ڕۆژێ 12 فاڕۆیتت کناراو پێی کەلەمەت نەبێت تێمە سەر ئەمانەها من بە ئێوە سابتی ئەکەم بەم زوانەی یەدیشە جوولەکە دروستکەرە متەئەخرە یەک نەفەر ژیانی نەکردگە و ژیان ئیجتماعی پێ نەکریاگە من تێمە سەر ئەمە سابت یەکەم هەروە سابتی ئەکەم بە زمانە تورکی
زوان یدیش ترکی نه تمدن بووگە نە حەزارەت بووگە نە زندگی کریاگە و نە ئیمپراتوریەت بەڕێوە چووگە گشتی متەئەخرە ساگ باب تۆ بە شێرە ئاو بێژی چەشمە توجه فەرمی ئەمانە خەیلی مهمن من ئەم کەلەماتە بەکار ئەوەم لەبەرەوەی ئێوە فێر بوون تماشاکەن بۆ عەمەڵە جنسی تۆ بچۆ لەم ملەتی کوردەوارە گشتیان کەلەمەیان هەست تقریبا نزیکە لە یەکتر خود عەمەڵە جنسی بە کوردی من مەعزەرەتم هەست بۆ ئەخشێشی بێژمی چون ئەمە فرە مهمە ئیتر ئەمانە هیچ کارێکیان نەکردووە سەکسیان کردگە خواگە تەمەدونیان نەوێت پادشاهیان نەوێت سەکسیان کردگە ئەم کەلەمە وەزوانە گۆرانی یا وەزوانە جافی کرمانجی وەزوانە لۆڕی لەکی بەلوچی ئەوێتۆ گان کە تۆ لە فارسیە گایدنت هەست معزەرەت بەس بۆ خشن بەڵام بۆ خودە گان کەلەمەیان نییە ئێشێ بێژن هەم ئاغوشی هەم خابی نێسیان کەلەمەیان نییە ئەمیانە لە ئێمە گرتگە بەڵام بوونە مەستەرەکەیان نییە نێسیان ئەمانە خەیلی مهمە تۆ ئەم زوانە زندگی پێ نەکریاگە پەدەر سوختە چۆن ئیدعاکەی ملەتی بەناو فارس مەوجودە تێمە سەرە ئەمەها من وردە تێمە سەرە ئەمانە و بەحسیانەکەم ئەمانە خەیلی مهمنها من دەسم بۆ معقەد برد دەسم برد بۆ سوپوختەن تەوەجۆ بکەن بۆ گان سوپوختەنیان هەست وەلێ لێودایژن گایدەم چۆن ئەمە بووە سوپوختەن چۆن لەودا بۆ گایدەم سوپوختەن مارچکەی پەدەر سوختەی کڵاو بەردار ما ملت بودیم ئیمپراتوری بودیم ملەتێ فارس بەڕاستی و فارسەکان زۆر فێڵبازن و بەڕاستی و ئەو فارسەکان ئەمە کێ ئێژێتی ئەمە کاورای نەفەهم ئێژێتی ئەمە کاورای جاهل ئێژێتی ئەوە کاورای ئەحمەق ئێژێتی وا ئاوگۆشت شێتی کردگەن وا پورەیە سیبزەمینی شێتی کردگەن تەوەجۆکەی وا پێی وایە باوا گەورەی خۆی وەحشی بوو وەلی ڕۆزاخان تر پێشێکی بوو خواڵی ناکرێ ترشێک بوو با روسیه تماس‌های وجود داره مثلا غذای عراق خیلی با غذای ایران شبیه مثلا تمام خورشتایی که در ایران هستن کربلا و نجف و بغداد هم هست بنابراین این از حالا باید این مقوله یک کویزین ملی رو یه ذره مورد شک قرار داد پس باید مقوله کوزین ملی رو یعنی موبەخی ملی من وتم ئێمە گۆڕانی بێژە میلیمان نییە واوێتە ئێشێ فاحشەی ملیشمان بوێت کونیە ملیشمان بوێت بۆ ئەخشم منم کەلەماتە بەکارەوەمها لەبەرەوەی ئێوە بفەحمن ئەمانە چەندێ مەسخەرەن و ئێوە بە مەسخەرە بازیە گیریاگن خانەندەی ملی ناسرە ڕەزازی ئەی جندەی ملی کێس ئەی دزە ملی کێس ئەی گەوادە ملی کێس چۆن تۆ خانەندەی ملی تەس گەوادە ملی نییە باشترین گەورەترین گەوادە ئەم کوردەوارە کێس کە بێت تۆ گەوادە ملی بعد تۆ ئەم ملیتە کرد لێودا ئەوی تۆ چی من وتم بە ئێوە ئێمە ئەوسا ئەمانۆ چی هێلکەی خۆمانی لێودۆ بووە هێلکەی خۆماڵی دوای هێلکەی خۆماڵی بۆ هێلکەی کوردی ئێژی ئێمە گشتمان مامرین هێلکەکەین تۆ هێلکەی کوردی ئەزانی بۆ دروستەکەی لەبەرەوەی باقلاوای تورکی دروستکەی لەبەرەوەی فسنجانە فارسی دروستکەی حاڵیت بوو بۆ خاتر ئەوەسە ئێمەی کورد ئەەکەیتە مامر هێلکە ئەەکەین
هێلکەی کوردی ئەسەن نافەهمی چۆن کەلەمات وەکارەوەی و ئەمانە چه تەئسیرێ لە زەهنە تۆ دەئانێت چه تەئسیرێ دەئانێت تورکیش پیتزا لحمە عەجین کولێرە و قیمە بابا ئەم تورکە ساحێوە ئەم ئیمپراتوریە خۆراکێک ئەخوا بە ئینگلیسی پێ ئێژێ تورکیش پیتزا بە تورکی پێ ئێژێ لحمە عەجین کوردەکە پێ ئێژێ بەڕاستی خۆراکی تورکی زۆر مهمە زۆر مهمە نە براکەم تۆ زۆر کاولی تۆ زۆر بەدبەختی تۆ زۆر ئەحمەقی تۆ ئەحمەقی مشکلەکەی ئێمە ئەمەسە تۆ یخۆ کەوتکیسە جێگەیەک فکرەکەی تۆ گوزارەشە دەی ئەم سەرزەمینی ئێمە نییە کەسیتیانە قسە بکە دانێ وەکو جەلالە تاڵەبانی و دانێ بەنامە ڕۆژنامە نگار و نووسە هەڵگەت و بەڕاستی فارس زۆر میلەتێکی مهمە بەڕاستی تورک زۆر مهمە بابا مەرتێکەی ئەحماق تۆ یەکدانە تحقیق نەکردە تەمام ئەم سوعالاتەی من ئەیکەم لە حەدە تەزە دانشگایەکە کاورا ناتوانێت یەک سوعالی وا دروستکە یەک پرسیاری وا دروستکات ناتوانێت ناگەهان قەوم تورک بۆ ئێمە دروست بووگە قەومی فارس بۆ ئێمە دروست بووگە فارس تێمە سەرە جوانەکەی دووبارە چون خەیلی مهمە بزانە وەحشی تەرین ئینسانەکانە ئەم کورەی زەمینە ئەمەڵە جنسی ئەکەن و ناویشیان هەست بۆ ئەمەڵە جنسی ئیتر بۆیە من دەسم بۆ ئەمە برد ئەم بەشەرە حیج زەحمەتی نەکێشیاگە کە قنی هەزیتر ئێژێ کاورایەکیان گرتوو لە کرماشانە وەختە خوایی مەشروبی خوارد و ویسکی خوارد و شەلاقیان لێدا و داهی شاس هەشتاکان بە قەوڵە ڕەفیقەکان شەلاقەکە خواردیوە سەری سمتی وتی و ئای قنەم کاورای حیزبوڵای وتی و مەرتی کەیفە دەرسوختە قنچ هەست وتی و قنقنە خاڵودی تو بیش بزانم اسم اسلامی قنچ هەست شاباد ئەبیوشم ئەسلام ئاباد خۆشاباد نییە بێژم ئیسلام ئاباد قنگ هەر قنگەیتر ئەمە بۆ وێت لەبەر خاتری ئەوەی کە بزانن بالئەخەرە تۆ هیچ تەمەدونێکە نەوێ قنگە هەست زەحمەتە نەکێشاکە لە دایکە ئەوێ قنگە هەست ئۆکەی چۆنە ئەم ملەتە فارسە کەلەمەی نییە بۆ قن کون یعنی کونا ئەو مردمی منتەقەی هەورامانەتە کاورایە بوو مرد بەڕەحمەت بێت قاچێکی نە و هەنێ بەردی کەندوون بگەڕێن لە یوتیوب پەیەکەن بۆ خۆی ئۆتاقی دروست کرد و بەردی کەند بوو پیان ئەوت کونی حەسەین ژی جەماعەتێ لەم بەرادەرانە شارە کرماشانە چوون بۆ قاری بۆ ئەشکەوتی ئەشکەوتی قوریقەڵا گەڕاون و هاتوونە دەرو بە کابرایەکیان وتو ئەرێ کاکە لەگرا وەیرە جای دیدەنی چشتی تراک هەست بوینیم شتی تر کە بڕۆین بوێنی حەزی پێ بکەین وتی و هەست بڕۆنە کونی حەسەین کاورای ژووتی و دروست قسە بکە بی تەربیەت کوونە عومەر خولاسە بووە شەڕیان داویان لە یەکتری و پازگا هات و ئەمانە کاورای قوری قەڵەی و قشلاقی هەڵگراوتی باوتە کاورای بێسەواد و ئەحمەقێکی تۆ خۆت نازانی چی کونە یعنی سوراخ تۆ وە فارسی وە قنگە ئێژی سوراخ کون ئەمانە مهمن تۆ بیانزانی ها خەیلێ مهمن چون تۆ هیچ تەمەدونێکە نەوێت من گەرەکمە دەرمەوردە مەوجودیەتە فارس قسە بکەم کە وەختێ ئێژی نامەوجودە ئیتر براکەم ئەمەیتر خۆ کاورای شابادی وتی شاباد ئەبیوشم ئەسلام ئاباد ئەمە ئیتر خۆ کوورشە هەخامەنیشین ئەمە قنە هەرچی کەسە هەسی تۆ بووگە بۆ قنکە لەمەوە نەوێ ئەمە یەک دوو تۆ بووگە معزەرەت مەس بووگە بۆ ئەمەڵە جنسی بۆ سێکس کەلەمەت نەوێت ئیتە حەج کارێکە نەکردوێ خۆ بالئەخەرە ئەم شەهوەتە هەڵسیاگە و پەلامارە داگە ئەی بۆیە ماگی تۆ بەمە وتەکتە چی تۆ هەڵەگەڕێت و گوێن بە کاورا ئەدەیژی مەسەڵەن مادەرت و خارت و مەسەڵەن گایدەم
ئەی خودە کەلەمەکە ئەوێت و چی ئەو ئەمەڵە ئەوێت و چی ئەشی بێت و گانی تر وانە دەی ناوی دەوە فارسی ناوی ئەوێت و ئامیزش ئەوێت و سوپوختن ئەوێت و هەمخابەگی ئەوێت و هەمبەستەر شدن وانە هیچ فارسێ نایژێ بریم یە گان بکنیم ئێژێ نایەتە دەرە بێژە گان کردیم ئێژێ ئاغایان ئەوانەی فارسی ئەزانن بەچە تهرون ئێژێ یا نایژێ بزان من گەرەکمە سابەتی بکەم ملەتێ بەناو فارس مەوجود نییە چون مەوجودیەتی لە زوان ئەگری زوانیە بەناوی زوانێ فارسی بۆیە دەست ئەوەم بۆ ئەم بەدیهیاتە دلیلی ئەوە نییە حرمەتە جەمع ناگرم نا دلیلی ئەوە سەیتر لەمە وازحتر ئاشکارەتر ئبتداییترمان نییە نێسمان چیتر بێرم ئەگەر ئەمانە نەئادرتاڵیش بووگن سەکسیان کردگە مەعقەدیشیان بووگە بووگیانە ئشێن ناویان نیاوێتەوە قەیەم دووە بەس نیسیان خۆ با ئەدامە بدەین ئەمە ئەو تاریخەسە وا هیچ کام لە ئێوە ناچنە شوێنی وا گشتتان دانیشکم بزان و خەڵەخانێ لە بزەڕینێ چی وتکە و فڵانە کەس چی وتکە و ئیشا ئیسماعیلی شەد سەفەی کۆرە مەردیکە کۆی کەرە و شا ئیسماعیل مستەراوێکی نییە شا ئیسماعیل سەفەوی تۆ واژەت وشەیەکە نییە بۆ ما تەحتە هەنەخوات وێ باعثە تۆ چۆن ساحب ئیمپراتۆری بووی تۆ چۆن ئەسەن مەوجودی ئالەگرا ئەزانی ئیسرارە حیزب دموکرات بۆ هەبوونە قەومە فارس چییە کاکە و فارسەکان و بەڕاستی و فارسەکان و ئەو فارسەکان و لەبەر خاتری وی خۆی مەوجودیت پەیاکە ئەو لەبەر خاتری خۆی بەعنوانە کوردی فاسۆمێ دەمە قۆپان لە پێ خۆی مەوجودیت پەیاکە بۆیە ئەو ئێژی هێلکەی کوردی وێشتی کوردی هێلکەی کوردی بنیشتی کوردی تۆ هێلکەی خۆمانی بکەیتە هێلکەی کوردی البته عادات غذایی ایرانیان همیشه با ملل همسایه پیوند داشته و خیلی از غذاهایی که در خارج هست در خارج از ایران هست اصلشون ایرانیه شاید از همه مهمتر هلو باشه برای اینکه در خیلی از غذاهایی که در خارج هست اصلشون ایرانیه از همه مهمتر هلوه بەکەورەی بەغبەخت نازانی چۆن خۆی کۆکاتۆ ئەم ئێرانە جعلیە چۆن کۆکاتۆ نازانی میوە کورە تۆ میوەیە بکەی بە قەزای ئێرانی پەدەرسوڵە هولو قۆخ خوات دروسە کردگە کوورش دروسی کردگە لە دەستگاهە کەو گوارەشە کوورش هات کەسە دەر قۆخ تۆ قۆخ بکەیتە قەزای ملی ئێرانی قەزای ئیرانی ئاسو ئێمە داگمانە و دنیا و لە چین و هاتوو ئێمە هەناردمان بۆ ئەولا ئەمە ترانزیتیشی کردگە لەم ناوە ڕاستە و ئەم گشتە ئەدعایەتی وڵا ما خودمون ئەوەی کە لای کوردەوارە داگیرکراو لە عێراق پێژن کەرەوز لای خۆمان پێژن جەعفەری ئەم کاورای دەعاکە بەمە ئێژن پارسلی ئەمە لە پارس و هاتکە پارسلی خیلی مهمه جعفری لە ئێران تمام زبان‌های اروپایی کلمه‌ای که برای هلو به کار برده میشه مثلا پش این از کلمه پرس میاد و این بیشتر از همه در کلمه هلندی هلو دیده میشه به هلندی هلو میشه پرزیک خب ڕەفیقەکانی سەر دیتان مەسخەرە نییە کاورا چووگە یەک دانە قۆخی گرتگە گەلەکێ ئیسپات و مەوجودیەتە تەمەدونی ئێرانی بکە بە قۆخ ئەوێتۆ پش ئەوێتۆ پیچ پش یعنی پرژن وڵای ئەمە نەمانزانێ ئێمەش وە پشیلەیەژین پش ئەش کاورایە پشیلەیەکی بگرتەیە ناومان ئەنیا عەلیە پشە پش یعنی پرژن ڕازجەکاوە نییە و نەقشەی جوغرافیاکەی وەسە پشیلە پش که در آلمانی میشه پفیرزیک کلمه پرس کاملا اینجا هویداست و در حقیقت بزانن ئەم ئینسانە کوردیە سەری لێ شێویاکە ئەم بەبەختە سەری لێ شێویاکە
تا جێگەی چووگە یەکسری شتی دەرهاوردگە بە یەکسری مەسئلە گەیگە بەڵام چی بکە پێیان وتکە تۆ فارسی پێیان وتکە تۆ تەمەدونە عەزیمت هەست سامانیت هەست ساسانیت هەست ئەشکانی تەزەن بە بەختە گشتی قبول کردگە ئێستا حەچی سەری تێرێت و سەری ئەوە هەی داغ هەی بێداغ دەی من ئەم گشتە نەنە چۆن کۆکەمەوە ئەخە من چۆن وە سالادە ئۆلۆویە بێژم قەزایە ئیرانی من چۆن وە فزنجان بێژم قەزایە ئیرانی من چۆن وە حەلیم بێژم قەزایە ئیرانی من چۆن وە پڵاو بێژم قەزایە ئێرانی من چۆن بێژم ئاب قەزایی سنەتیە ئیرانیان ئاب بە گوشتە چۆن بێژم نازانێ فەقیرە ئێستا ڕوویکە چەسپیاگە بە چی ئیتر ئەمەیتە تەمەدونی نەگەرەکە تەوەجۆ بکە ئەمە نە تەمەدونی گەرەکە نە حەزارەتی گەرەکە نە حیچ دارە قۆخەیتر دارە قۆخە و دانریاگە و ئەم قۆخەیانە کەنگەس و هەناردیان ئەمە قۆخمان بووکە خواهڵی نابێ ئەمە قۆخمان بووکە قۆخ هەڵیتە بۆیە ئێستا بۆ من مهمە تۆ کە قۆخ بووگە و تەبیەوە هەنە تۆ سوناوی پەشە عادی تۆ وە مەقەدە چیێژی هەنە خواتەیتر چیێژی اصل لاتین این کلمه هست پرسیکوم پوموم یعنی سیب ایرانی که بنابراین به احتمال قوی این میوه از چین اومده به ایران و از ایران اومده به اروپا. یه نمونه دیگهش کلمه بادمجان هست که در فارسی بادمجان بوده رفت از فارسی وارد عربی شده شد البادمجان از فارسی رفته به اسپانیا شده برنخینا از برنخینا اومده به فرانسه شده اوبرژین یعنی باوکە درەوەکەی ئیستا خەڵکی موکریان و تەماتە ئێژن بایم سوورە ئەو باخاس بزانین ئەمیشتە درۆ کرد تۆ دووبارە چووی تۆ دانەیە میوە و دۆزیوە هەروتە ئەمانە نیشانەی ئێمەست ئێمە ئێژین بایمجان نەوەڵا بایمجان موکریانی و تەماتەی ژێژن بایمجان ئەوەنە بەلایەن و مهمە تۆجۆت کرد بایمجانە ڕەشە بایمجانە سوورە بزانن کاورا وەختێ دەسی بەتاڵە حەچیکی نییە ئێرایی بدا ئەمە ئەزانی کێزەمە ئینسانێکە واقعان ئاکادەمیسیەنە یعنی ئەزانێت قسەیە بکات لەسەری ئەکەوێ کە لەسەری کەوت مەدرەکەکەی ئەواتە ژێرە سوعال لەذا بە ئیحتیات و قسەکە نەیتوانی یەک نمونە خۆراکە ئێرانی بێرێت نەیتوانی چوو دەسی بردە سەرە دووچت بایمجان قۆخ ئەمانە ئێرانین و خواهڵی ناگرێ و کەس ناتوانێ بێژین تەوەجۆکە ئێران دروستی نەکردگە خۆمە کوورش دروستی نەکردگە مەسەڵەن کوورش مەسەڵەن نۆکی نەخواردگە لە ناو مەعدەی کوروشا لە ڕۆخەڵایە بێتەوە هولو بیداتە دەر و بێژی ئەمە لە کارخانەی کوروش و هاتە دەر بۆ قۆخ تەوەجۆ فەرموون ئەمە مەحزە ئەوانەی کە فرەشیکن بە چ تێهڕوونن و پرشیاو و وەسە سەربازە حەخامەنشی چاو باوکیان دەربێنی با بزانن کاورە چەنێ بێهۆڤیەتە با بزانن ئەوەی کە تۆ پێژی فارس دانەیە کوردە تێ هەڵدریاگە هاڕیاگە بەچکە نۆکەرە وا ماهیەتە خۆی گۆڕیگە جا ئەمە نە ئەوەسە نە ئەمەسە حەج کامیان نییە ئێدامە ئەدەین جالبه و این بخشنامه بلد نکاتی رو مراعات بکنن یکی این که چلو کبابی ها حق ند 1318 لە ڕۆژنامەی ئیتلاعاتە 1318 دەوڵەت پەهلەوی بەخشنامە ئەکا بە تەواوە ڕستورانەکانە تاران 1318 چەند ساڵە پێشەکە 80 ساڵە پێش بەخشنامە ئەکا ئێستا گوێ بگرن لە مەفادە بەخشنامە بڕۆن بگەڕێن مەوجودە من هەم بوو ئارشیڤە ڕۆژنامەی ئیتلاعات بگەڕێن 1918 ئەم بەخشنامەی بەلەدیە یعنی شەهرداری بەلەدیە ئەو وەختە پێیان بکە بەلەدیە تارە بەخشنامەی کردگە بە ڕستوران
جایسه گوێن. تخت بذارن در اونجا. دو، چلو کبابی ها باید میز و صندلی رنگ شده داشته باشن، یا چوبی یا آهنی، و دو هر میز باید 4 تا صندلی. اوکی مفاد اول تخت حق تانیه دابنین، تخت بو تانیه تخت دابنین، اشه میز و صندلی بید، هر میز 4 صندلی به دورو بید. ام ماده دو بو باشه. یعنی تخت آدم نتونه 2 زانو بشینه، آدم باید مثل فرنگی ها روی صندلی بشینه پشت میز. 3 پس ام مردم ایرانه صندلیشیان نوگه، پادشاهشیان نیزانی که لسر صندلی دانیشه، پال کوت بن. توجه کن. روی کف زمین باید خاک اره ریخته بشه که در رستوران قدیمی فرانسه بود. روی هر میز باید آب باشه و یک زیر سیگاری، زیر سیگاری و نمک و فلفل و سماق و خردل. این برای من خیلی جالبه، من تا الان کسی ندیدم چلو کباب و خردل بخوره، ولی خب به احتمال قوی چون در کافه های فرانسه روی میز خردل بود لابد حکمتی داشت و در چلو کباب ایران هم میبایست روی میز خردل باشه. چرا خردل بوده تو ایران موقع یعنی مصرف بود از روسیه می اومده، بالا شما از روسیه می اومده، ولی با چلو کباب کسی نمیخورد. نه آره. بعد 6 نون باید به تیکه های کوچیک بریده بشه. شماره 8 خیلی جالبه، غذا خوردن صندلی یعنی کرسی براکم. با دست ممنوعه. غذا خوردن با دست ممنوعه. بعد شماره 8 نان خواردن به دست ممنوعه. بوتانیه به دست نان بخورن. اشه به چمچه و چنگال نان بخورن. اما ملت عظیم 2500 سالی متمدن گل و بلبل کر فردوسیه 80 ساڵ پێش بە زۆر شەق بەخشنامە لە جێگەی عمومیە مەشایە بە قاش و چنگاڵ نانیان بخواردەیە. یعنی بە چی؟ بە چەمچە و چنگاڵ، بە زۆر حکوومەت. تۆجۆکەی کاکیجان. 9 اینه که باید حوله تمیز و صابون برای دست شستن موجود باشه که خب کسی منکرش نمیشه. بعد چیز جالبی دیگه ای من نمیدونم. بله دوغ نگاه کنم. بخشنامه بعدی نه از دوغ متاسفانه در این بخشنامه از دوغ و پیاز صحبتی نیست. یک نکته دیگه که اینجا مهمه، خب در آداب غذاخوری نه تنها خب قاشق چنگال اینا مهمه، بلکه صندلی و میز. و باز صندلی و میز از اواسط قرن 19 یعنی از اوایل دوران ناصرالدین شاه به ایران اومد و یک اثری که این داشت این بود که فرم لباس عوض شد. برای اینکه وقتی شما بخواید 2 زانو یا 4 زانو روی زمین بشینین، شلوار فرق میکنه با شلواری که آدم روی صندلی میشینه و در حقیقت اومدن صندلی به ایران نه تنها فرم نشستن رو عوض کرد بلکه روی لباس مردها هم اثری گذاشت. اوکی. قبل نمانە شایعیان کردو کەم کوردانە بۆ خاطرە سایز شەرواڵە گوشادەکە نەپایان لەمە قۆپان. ئیسە مشخص بوو بۆ خاطرێ مێ لەسەر زەمین دانیشن شەواڵەکانیان گوشادوگە. چون لێدوا کە سەندەلی تێت و ئەتوانی تەسکی کەیتەوە احتیاجی نییە دانیشی خشتەکەکە نادڕێ. تەوەجۆتان کرد. بۆ ئێوە جالبە کە تەمام ئەم ئیتفاقاتانەی کە ختمە بە ئێران ئەوێ لە 150 ساڵە پێشە، لە 170 ساڵە پێشە لە دەورانە ناسردین شای قاجار اتفاقەکە.
ئەسەن ئەم سلسلەیە قاجار ئەنگار نەئنگار لەم سەرزەمینیش هەر کتێ و هەر توڕەهاتە و هەر یە مشت دەستنویسە و بێ ئەوەی هیچ سەنەدێ بوێت لە پڕێکە قاجاری سەردەرتێری کەس نازانێ قاجار کیس کوڕە کیس لەکوێ هاتکە بۆ پێژن قەجەر چۆن فقط لە ناوی ئەم گشتە تورکەمەنە کەسونین ئەم تایفەی تورکەمەنە شیعەس کەس نازانێ تەمامی ئەم پادشانیشە خولاساوێت و لە ناسرەدین شا ئەمە هەمان دەورانە کە خەریکن قەبارەی کوردەوار ئەگۆڕن بەرەبەرە تورک سەردەرتێری بەرەبەرە ئیمپراتوری عوسمانی مەوجود بووگە و بچن ئارمە ئەرتەشە عوسمانی تەماشاکەن 1884 گەشتبانەکە ئەو ئارمەکە هەز خەیلی بەلایەن و مهمە 1884 تەمامە ئەم تەحەوڵاتە شکڵی یەکترین بۆیە تۆ ئەوێنی ئاتاتورک شکڵە ڕزاخانە کارەهایە کە ئەیکەن شکڵە یەکتریە تەوەجۆکەن ئەمە هەرە و تاریخەسە وا من ئێژم ئیتر بە سوورەتە سیستەماتیک شروعیان کرد بە سڕینەوەی ئێمە گۆڕینە ئێمە و نابودکردنە ئێمە کاکی بەڕێزم تۆ ئینسانێکی فکر ناکەی تۆ شناسنامەی جەعلیان بە تۆ داگەوە تۆ باوەڕت بەمە کردگە باوەڕت کردگە من بەحسە ستارتەرە ئیتالیاییم بۆ تۆ کرد وتم بڕۆشەتت بۆ تێرن لە گشتیان گرانترە 12 پۆندە بڕۆشەتت بۆ تێرن لە ڕۆستورانێکی معمولی لە جێگەیەکی معمولیە 12 پۆندە لە ێسێنن بڕۆشەتە چییە؟ نانی ڕقی چقینیتە ناو ڕۆغەن زەیتون خەیلی مهمە ئەم شتانە مهمە پیش قەزای پێژن پێی ئێژن ستارتەر بعد تۆ من لە بیرمە کاورای کورد لە سەرزەمینە ئێمە دانیشت بە نانە ساجی داغ کاسەی ڕۆنە حەیوانیە خوارد کاسەی ڕۆنە حەیوانی ئەخوارد بزانن تۆ بچۆ کرمان بچۆ ئەسپەهان بچۆ سیستان بچۆ خوراسان مردمەکە بە زوانێک کە زوانە تایفە و عەشیرەکەیانە ئەم کەلەماتیانە هەسا ئەمانە هەسیان ها مەسەڵەن دانێ مەشەدی ئیدعاکە مو فارسۆم تۆ فارسی چۆن ئەم کەلەمەتە نییە وەختی گەرەکتە فارسی قسە بکەی وەلی وەختی ئەچیتە سەرە زاراوەی دایکە هەسە چون بەوە ژیانە کردگە وەلی بەم فارسیە ژیانە نەکردگە ئەمانە هەسیان ئەمە بەڵام هەر ئەوانەی کە هاتگن دەستکاریە زاراوی دایکی خۆیان کردگە خۆیان کردگە سۆ فارس ئەمانە بۆ ژیانە ڕۆژانەی ئینسان وشیان نییە هیچ بۆ غەم نێسیان بۆ شادی نێسیان تەوەجۆ بکەن مەسەلەن معلومە فارسێک هیچ وەخت کەسی نەمردگە چون ئەگەر کەسی بمردایە پرسەی بوو ئەو پرسەی نییە فاتحە خانی هەست فاتحە خانی سوورەی فاتحە بخوێنی تۆ پێژن بە پرسە ئێژن فاتحە خانی مەجلسە عەزا عەرەبیە مەجلس یعنی عەرەبی هەرتکی جێگەی دانیشتن مەجلسە عەزا ئەمانە ئازیەتیان نییە عەزاداریان هەست عەرەبیە ولی ئێمە ئازیەتیمان هەست کاورا ئازیەتیە یعنی عەزادارە تەوەجۆ یعنی بەم زوانە فارسیە کاورا برای نەمردگە تا کۆسی کەوتوێت تا برای ڕۆ بووێت ڕۆڵە ڕۆ برا ڕۆ ها نێ ئەمانە نیەن چون زندگی نەکریاگە بەم زوانە چون قەومێ بەناوە فارس مەوجود نییە کۆس کەوتک کۆست بکەفێ حەوت کۆسم کەوت ڕۆمە سێوە ڕۆمە جاتۆ کوڵم ڕنینە هەست پەرچ ڕنینە هەست تۆ چەمەریت هەست من لەبیرم نەماگا گشت کەسی ئەتوانێ بێژێ ئادابە ئەزاداری لێ قۆمیان لای ئێمە چۆنە تۆ هەر ئەڕۆیتە ڕێوە وشەت هەست بۆی
چەمەریە، شیوەنە، هۆرەز، چوزانم لە چەپەڵەمەز، بەرەنیسکە، فرمێسکە، تەمامە ئەمانە تۆ هەز. کۆڵمڕنینە، لجڕنینە، نازام چییە، تۆ تەمامە ئەمانتە هەست، بەڵام بچۆ لە فارسیە مەوجود نییە. ئاغا ئەم فارسە نامرێ، ئەم فارسە حەچ وەخت نەمردگە، خۆی نەچەقانگۆ هەڕگا، هەڕگی نەپێویگە، قوڕی نەگرتگە سۆ. چۆن ئەمە تفاقێ بۆ نەکەفتگە، ئەی چۆن ئەم کەلەماتەی نییە نێسی، چۆن نێسی. پس تۆ نەتیجاگری فارس حەچ کەسی نەمردگە. بۆ حکایەتی کاورا وتی ئەگە زرنگی جیڕەی دەروە ئینگلیسی بوو دەچە، وتی دەر ئینگلیسیەکان جیڕە نەیری. ئەگەر زرنگی ئەم مراسمە پرسە و فارسی بێژە، کاورا لەگەڵ توێژی دەوڵا فارسەکان نامرن، ئەتوانێ وا بێژێ نامرن، حەز نامرن و تەواو نەمردگن. بێنە سەرە مەراسمە شادی. ئێمە زەماوەندمان هەست، گۆوەندمان هەست، ئێمە شاییمان هەست، ئێمە زاوامان هەست، بووکمان هەست، برازاوامان هەست، خەسوومان هەست، خەسوورانمان هەست، وە ئەلا ماشەڵڵا تا دەسماڵەشەوە زەفاف. پەردەمان هەست، زەفاف عەرەبیە، ئێمە پەردەمان هەست. عەروسی عەرەبیە، عەروس عەرەبیە. ئەرە سەگ باب تۆ لەم سەرزەمینە، تۆ بەم زوانە شوت نەکردگە. ئەی ئەم نەرموناسکە وا ڕازاندکتە و هەناردکتە بوو شەبیە زەفاف چی پێژی؟ نەدووگە عەروس نەبووگە. یعنی ئەم فارسە زەماوەنی نەیکردگە. ژنی نەخواستکە شووی نەکردگە. چۆن کەلەمەی نییە بۆ ئەمانە. پس ئەمە بە تۆ یەک چت ئێژێ، ملەتێک کە بە ئەم زوانە زندگی کردوێت، گریاوێت، نانی خواردوێت، مستەراو چوێت، مەوجود نەبووگە، جفتگیری کردوێت، کاری جنسی کردوێت، مەوجود نەبووگە. پارشێ و بەربانگ، چاشت، قاوەتی، سوحانە هەچکامی نییە. سوحانە نەمانە، سوحانە عەرەبیە، نەهار عەرەبیە، شام عەرەبیە، هەرسێکی عەرەبیە. تۆ سەگ باب نانە نەخواردگە؟ ئەکرێ تۆ نانە نەخواردوێ؟ ئەکرێ تۆ نانە نەخواردوێ قەومە فارس نان نەخواردوێت؟ نەخوارد. بەمێژن چی؟ لێوان. ئەمە فارسیەوێت و چی؟ لەب. بە زاراوەی دایکی ئێوە ئەوێت و چی؟ کرمانجی، بادینی، موکریانی، بابانی، ئەردەڵانی، جافی، ئەوێت و چی؟ ئەوێت و لێو، لچ لێو. لێوان یعنی بین. لێوار، لێوان هەست. کنارەیە نان، لێواری نان. کنارە لەبەیە نان،
تەختە بەردە تو چۆن ومێژی لێوان و لێو ئێژی لەب دێ بۆی ناژی لەبان بێژی لەبان برا بۆ پێژی لێوان خوا هەڵی ناگری ئیمپراتور کوورش لێوانی نەوگە نەیبووکە کوروش و دەست زاوی خوارگەس و دەست شەراوی خوارگە نەوەڵا جامی بووگە وەکو قاتر سەری تێکردە خواردگێسی پادشا من ئەم دیبەیتم فرە ئەوامانە ئەەکەم بۆ خاتری وی مردمە ئەوامە ئێمە تەسلیم بووگن کە ئێمە تەسلیم بووگین بۆ خاتری ئەمە کاکە ئەحمە و کاکە عەلی و کەنیشکەکەی چووگەسە دانشگا و لە چی فوتێ کردگە و هاتکەس و بەڕاستی بابە فارس فرە مهمن و فارس بابە شیاڵەگەڕە توێژە فارس زۆڵن و ڕۆڵە و فرە زۆڵن و کێ فارس کێس فارس من پێدێژم دەهاتی پێت بەرەخوا وەلی دانێ تارانی پێت بێژێ دەهاتی پێت بەرناخوا پێت بێژێ ئۆمۆل حازری هەرچی کارە بکەی پێت نێژە ئۆمۆل خۆی گەرەکی دووکە لەمە قسە بکا گشتی ئینگلیسیە وای من این ویو رو خیلی دوست دارم I like it بلاد پرشرم آپه من بەم مەسائلانە وتم لەبەرەوەی تووتەکان بخۆی بوو مەحزە ئتلاعە ئەوانەی وافرە بەچکە فاسۆ من دەمە قۆپانیان کردگەسە پێنی متر خشتێکیانە کاورایتی هەڵدریاگە کارمەندە دەوڵەتە ئێرانی و بەچکە جوولەکە ئێمە قەومە ئیتنیکی کوردمان نییە و بابزانی قەومە ئیتنیک وە قەوممان نییە کە کوردوێت تەوایف مختلف کوردی لەم سەرزەمینە هەزوە ئومەتە کوردیە ئەو بە خاس بزانیت زووانێ کوردیمان نییە و بە خاس بزانی زووانێ فارسی زووانێ دەستکردە یەدیشە قەومێ بەناو فارس مەوجودیەتە تاریخی لەسەر ئەم گۆی زەویە نییە کاورا بۆ قنەخۆی کەلەمەی نییە حەڵیت بوو بۆ گان کەلەمەی نییە نێسی مەوجودیەتی تاریخی نییە خۆراکی بەناوی خۆراکە ئێرانیمان پێرژێندیشمان نییە پێرژێندیش مارتیکەی کڵاو بەردار پێرژێن گۆلف دەریای فارس پەرژێن گۆڵف پەرژێن دیش پەرژێن شۆرت پەرژێن کۆرسەت نیسمان براکەم ئەمانمانە نییە ئەمە ساختەز وەختی تۆ هاتی ناسرە ڕەزازیت کردە گۆرانی بێژی ملی نەتەوەیی بکە چاڵە چاوت چون ئەو وەختە پەرژێن گۆڵفە بۆ دروستەکەن پەرژێن کەتە بۆ دروستەکەن پەرژێن ئایسکریمە بۆ دروستەکەن پەرژێن دیشە بۆ دروستەکەن پەرژێن کۆزینە بۆ دروستەکەن تو ئەهاڕن حاڵیتە هەڵوات بۆ تێرن لە هند و ژن هەنە ئێمەس خواحڵی ناگری و فرە مهمی بنی و کەشفە هەڵوامان کردە وەڵا من فر حەزەکەم بە ئێران و ئێران فر کشوەرێکی خۆشە و بەڕاستی فەرهەنگی ئێمە فەرقەکات تەکە تورکەکان و بەڕاستی حەلیم فرە خۆشە ئەی حەلیم کە چاوت ئەحماق من لە تو سوحالەکەم تو ئێرانیت یعنی چی؟ یعنی حەلیم؟ یعنی نانە سەنگەک؟ یعنی نان بەربەڕی؟ ئەمانەیە؟ یعنی نانە باگت؟ ئەرێ ئەمەسایە تۆ ئێرانیت؟ چی ئەم ئێرانیە تۆ حەزی پێکەی بڕاستی و حەزی پێکەین و ئێرانین و چییە تۆ حەزی پێەکەی؟ چۆن تۆ ناتوانانی بێگوزارشە ئەمە بەی؟ لاوە کتێوی تاریخم کردگەسە و ئێژێ شاعباسی سەفەوی فرە گەورەت بابەگیان بێت تۆ دەرمەوڕە ئادا بە ڕۆژانە قسە بکە بۆ من خۆراک نان خواردن بچۆ من بە تۆ وتم لە هەورامانە لە هۆن ژن نانێ دروستەکە بە ناو نەرمە فیس بچۆ یەک کەلەمەی تر بە ناوە فیس بێرۆ لە زوانەکانە ترە منتەقە کە نیشان بدا فسنجان لەکوێات کە خۆ لە ئاسمان دانەکەوت کەسە خوارەوە
ئێشێ ئەمە مشتەقاتی تریەکیشی بوێت. فسفس پاڵەوان، فسنجان، نەرمە فیس. بێرە تۆ بۆ ئەم فسنجانەوە ئەدعاکەی هەنە گیلانە و خواحری ناگری و بڕاستی لەوان فێر بووگین و ئەمانە بێری. تۆ ئیدعاکەی ئەمانە ملەتێکی 2005 پەحلەوی و فەهلەوی بوو گە بڕاستیەوە پارسیە میانەس، پارسیە سەرەکەیەسی، پارسی قنەکەیەسی، پارسی بنەکەیەسی، پارسی فەهلەویە. تۆ ئوستادی زوانشناسی دانشگاهی بروکلی مارتی کەی کڵاو بەردار بێدانیشە بە من بێژە تۆ بووگە بووکەنەوێ بیوەیتە پەردە. ئەی خۆ سوارە حوشتر نەوگی بەمە ئێژی چی؟ ئەمە عەرە پێژێ عەروس دیارە عەرەب زەماوانی کردگە و کەنجکێکی زەریفی خواستەگە و برگێتە پەردە. وڵا ئێمەش برگمانە پەردە پێژین بووک. ئەو پیاگیشە پیان وتکە زاوە. خەزوران بۆ نییە لە فارسیە؟ بە خەزوران ئێژن چی بە فارسی؟ کاورا خەزورەی نەوگە. چۆن ئێمە هەسمان ئەوان نێسیان؟ چۆن لڕ هەسی، بەلوچ هەسی، گیلەک هەسی، مازەنی هەسی، تاتی هەسی، ویژەیی هەسی، لارسانی هەسی، چۆن هەسیان؟ وەلی فارس نێسی. فارس خواڵی ناگرێ گشتیان گەی بن خێڵ خەزورانیان نەوگە. ڕاستە نەیانوگە. تۆ نەتوێ ناو نییە بووی، نەتوێ ناو نییە کە بتوێ ناوت هەست. پس بەم زوانە فارسیە نەکەس شووی کردگە نەکەس ژنی خواستکە، نەکەس تەک یەکتریا جووت بووگە نەسەکسی کردگە. نییە بەم زوانی فارسی نییە. هیچ کەس بەم زوانی فارسیە مستەراو نەچووگە چون دەفعی نەکردگە. نەچووکەسم نا چی نەمانە فرشتەن، ئەمانە پیسایی ناکەن و ناڕۆنە مستەرا و کونیان نیە ئەسڵا. دەی باشە کون ئەگەر کونە یعنی سوراخ دەیت و بووە سوراخ ئێژی سوراخ بۆ نایژی کون کون و کون. مناسبەتە ئەم کونە چییە لە قەیبەیانەتەوە کون؟ مناسبەتەکەی چییە؟ بە ئەمە مهمە، ئەمە سادەتەرین کتهایەکە کە ئەمە تێکنۆلۆژی نەگەرەکە، ئەمە کارە دەستە تۆ نییە، لە دایکە بووگی کونێکە واتیە. با تۆ بۆ فەقەت وە دوا ئێژی کون، ئەی بۆ وە گوێت نایژی کونە گوش، ئێژی سوراخە گوش، سوراخە بینی. ئەمانە ئەم کاورە ئێژێ ئێمە وە مەلەکردن ئێژین شنا لێو دوا وە نەیڤی ئێژێ مەلەوان بێخواد مەکوش. ئەمانە ئیمپراتوری بوو گون و خواحری ناگری و لەشکرە دەریاییان بووگە و خەشایر شاوە لەشکرە دەریایی وە مەلەوان پەلاماریانی داگە، وەلێ مەلەکەکەن شناگەرن. بعد ئەمە بۆ ئەوێتەوە مەلەوان، نەیڤی بۆ ئەوێتەوە مەلەوان کەس نازانێت. ئێستا فەرهەنگستانێکیان دروست کردە بەناو فەرهەنگستانی زوانی فارسی. مشتێ پەدەر سوختیان تیا دانیاگە ئەگەڕێ لە تاتی و لە بەلوچی و لە جافی و لە هەورامی و لە کرمانجی و ئەگەڕێ لە تەواوە ئەمانە وشە دەرتێرەی خاتە ناوی تێکەڵیەکە لە جێگەیەک و ئەیدزێت و هەر فکری پێ ناکەیتەوە. منێژم ئێوە ساق و سەلامەتن، ئەو ئەڕوا بە بەشێ لە پێ ئێژێ ساقە پا. تەوەجۆکەین بۆی من وتم ئەمانە تەمامە مەفاهیمە ئینتزاعیە گۆرانیان دزی بێدار فەرقەکە لەگەڵ هەڵسیاگە لە زوانێمە. هەڵسیاگ بە ئەمرێکی فیزیکی زندگی عادیێژن، بێداریکی ترە، بێداریکی معنەویە، بێداریکی ذهنیە. بۆیە ئێمە وشەهای ئەبستراکتمان فەرقەکاتەکە وشەهای کۆنکرێتمان فەرقەکە.
بەشە فرێ وشەهای ئەبستراکتیان نزیگە و هاوردگیانە لە حوزەی زندگی ڕۆژانە و ژیانە ڕۆژانە بەکاریان بردگە و پێژن زووانیە فارسی زووانی فارسی و خواهری ناگریت و ئەم زووانی فارسیە نەسرێکیشی نییە نەسرەکانیشە قەیرقاب لە خاندنە گشتی شعرە و خواهری ناگری و فرەخۆش و ئەم شعریشە وەکو ئاوی خواردن چون تۆ بۆ قافی و ڕەدیفە توانین دەستکاری بکەی دەستکاری کریاکە قەشنگ دەستکاری کریاکە پس ئێمە نەتیجەمان گرت ملەتێ بە ناو فارس مەوجود نییە چون ئەم ملەتە ئەگەر مەوجود وایە براکەی ئەمرد پرسەی بۆ بگرێ ڕۆڵە ڕۆی بۆ بکە کۆسی کەوتوێت ئازێتی بگرێت هەرگ بپێوێت کوڵم بڕنێت پڕچ بڕنێت زەڵفەکان بوەڕێت پەلکان بتاشێت بیتاشێت نییە مەوجود کەسیان نەمردگە تەوەجۆکەی نەمردگە زەماوەنیشیان نەکردگە ئەمانە لە خیابانەوە هەرکە گەیگە پیانە سوپوختەنیان کردگەتەکیە چون عروسیان عروس دامات ساقدوش ساقدوش یعنی چی؟ ئەمانە گشتی جەدیدن ها ساقدوش برازاوە ساقدوش یعنی چی ساقدوش؟ ساق یعنی ڕاست دوش یعنی ڕاست وێسیاگەسە لای دووشی تۆ ئەمتە لەکوێ دروست کرد گەماڵ باوک کڵاو بەردار ساقدوش خیلی شتی قەشنگێک و ساقدوش ئومەدە و من ساقدوشەشەم و ساقدوش فارسەکان و بەڕاستی و زۆر مهمون فارس کێ مهمە زندگی اجتماعی بەم زوانە نەکریا بە تۆ حاڵیتە قەومی بەناو فارس مەوجود نییە بنی بگەڕە کاورا لۆڕە بنی بگەڕێ کاورا جافە کاورا لەکە کاورا گیلەکیە کاورا مازنیە کاورا کرمانجە بنی بگەڕە تا بزانی ئەم تێ هەڵدریاگە بێ بنە کێس یا ئەگەر هیچ کام لەمانە نەوێ یا جوولە کەس یا پارسیە هەندە یا جوولە کەس یا پارسیە هەندە کە کراهەت لە قیافەی جوولەکە و پارسی هەنداکەفێ پس ئێمە ئەمشەو لە مەقولەی خۆراکە بەڕەسیمان کرد ئەمانە دیشە ملیان نییە خۆراکە ملیشیان نییە نیسیان ئەوەی کە بەناوی پەرژن ڕوستوراند پەرژن کۆزینجا هەرچی کوردە تێ هەڵدریاگە تێتام ئەوروپا یەکی یەکدانە پەرژن ڕستوران دەکاتەوە مشتێ تێ هەڵدریاگە بێشەرەف وا لە پشتە سەربازە هەخامەنشی گەرە کێسی پوڵ دەربێرێت ئەمە هۆڤیەت سازیەکە بۆ مشتی مردم بێ هۆڤیەت کاوراژ تێ هەڵدریاگێکی خوێڕی بە سەربازێکی هەخامەنشی و پەرژین کوزین بکە چاڵە چاوە باوکت بێ هۆڤیەتە بێشەرەف حاڵیت بوو من لە هیچا تەخەسوسم نەوێ لە خۆراکە هاسم ئەوەی ناوی خۆی ئەنێتە فارس هەرچی شتە لە دنیای جێ دوو عنسوری پێ ئێزافەکەژی ئیرونیە عنسورە ئەوەڵ زەعفەرانە عنسورە دووەم گوڵاوە پەڕیەکەن لە زەعفەران و گوڵاو مەسەڵەن کریم ئەگرن خامی خۆمە قەیماخ فرۆ پەڕی ئەکەن لە زەعفەران و پڕیەکەن لە گوڵاو ئەو نان خامەی دیبڕۆ تماشاکە نان خامەی فەڕەنسەویە شیرینی ئێرانی لە چاڵە چاو باوکیاوگە شیرینیە ئێرانی پاپیۆنی و دانمارکی و ئەمە شیرینی ئێرانیە ڕۆلەت شیرینی ئێرانیە ناپلئۆنی شیرینی ئێرانیە ئێرانی هەرزانێکی شیرینی بخوا وەلێ بەر لای تۆ بڕۆ ناو گیلەکەکان بڕۆ ناو لڕەکان بڕۆ سیستان ژنەکانیان حتمما ئەنواوە قسامە شیرینی و پەپکە و بژی و ئەمانیانە هەست کولێرە و پەپکە و خەپکە و بژی و هەسیان بچوە هەر منتەقە بە فاسڵی هەر 10 کیلومتر نەوە قەزاییان بە پێی ئینگریدیەنس و مەوادە ئەوڵیان فەرقەکە خۆراکم ملی ئین جديدا في ديكتانا مثلا قالك يعني ناو بنين من على كان اسمه يكفر من ده زمان حخام الشام بودي تريتا ترمش اسمه يكفر من ده قيور دوران حخام الشام بودي ناو كي ناوي ترمشها كركي توجهكي
این خوراکی درباره هەخامنشیان بوده. چۆن بوده؟ تۆ ناسرنیشان نەیزانیگە چمچە بگرێتە دەستەوە. تۆ دەربارەی هەخامنشیانە بوده، دنیا گرفتێ، تۆ ئاشپزخانەوە بوده. براکەم کاوران نەیزانیگە چمچەی بوێت. چۆن توانیگە دنیا کۆنتڕۆڵکا و مەملەکەتداری بکە؟ چۆن؟ ئێژێت فەراعنەی مسر وەختێک ژنەکانیان گەرەکی و بزێت لە گەن و ڕانیان فشارەدا لەبەرەوەی کەللەی مناڵەکەی درێژوێت، بەیزیوێت، سەری درێژوێ فەرق بکاتەکە خەڵکی بێژن ئەمە کوڕخواس و تماشای کەللەی کە ئێژی کاڵاکە فەرقەکە، هەنی گشتی خرتە، هەنی ئەمێکی ئاوازە، ئەمە کوڕخواس. ئەمانە یەک ئەبتکاری وایانە نەوگە حتا چمچەیان بوێت، دەوریان بوێت نیسیە. بشخاڵی قاپ یانی قاپ یەدیشە تورکی تۆ نەتبووگە هیچ کام لەمانە. با ئەمەسە تەمەدونی عەزیمی ئێرانیت. ئەمانە گشتی گزارش لە جەعلیاتە دەنها. مەسەڵەن تۆ بچۆ دانەیە لۆڕ، دانەیە بەختیاری، دانەیە کازرونی، دانەیە مەمەسەنی، حتمما بۆ بووک کەلەمەیەکی هەست. عروس وا بڕۆینە عروسی، حتمما بۆ جووتبوون کەلەمەیەکی هەست. سوپوختن، آن مرد آن زن را سپوخت. گۆڕە باوک ساحێوە بۆ خۆت زوانە. تەوەجۆکەن ئەمانە ئەو جەعلە تاریخیە بۆ تۆ دەرەکا کە تۆ خۆت چەنێ لەم تەوەهومە شەریک بووگین. ئیسە بێنە سەر ئوروپاییەکان فرێ لە خۆراکەکانیان لە چینی دزیگە، فرەیان لە ئاسیا دزیگە، فرەیان لە هند دزیگە، لە شیرینیان لە دەسریان دزیگیانە. مەسەڵەن تۆ بڕۆ چینیەکان ئەم شتەی فەڕەنسەی و پێژێ کریپ دروستیەکەن، هەزاران ساڵە دروستیەکەن. پەنکەیک، کریپ، نانێ پانەکەن و سەرە ئەمانە کریان و فرنچ کریپ. بابا ئەم کڵاوبەرداریە تاریخیانە دەرەکەوێ و ئەوێن ئەساسە ئەمانە لە پڕێکا بووگن و کوڕێ مشتی جەعلیات و کڵاوبەرداری و درۆز، زوانە ساختە، تەمەدونە ساختە، ملەتە ساختە، دەست هەڵوەز، مشتێ مەوجودە بێ خاسیەت، درۆزن، بێ هوڤیەت، هەڵشکیاک و بێ بنەما. پس منم شەو بۆ ئێوە سابەتم کرد شتێکمان بەناوە سفرەیە ملیە ئێرانی نییە، قەزای سنەتیە ئێرانی نییە، نێسمان ئاشپزخانەی ملیە ئێرانیمان نییە. بەم دەسە بچۆ حەیچێکی ئێرانیت نییەتەوە، نە تەمەدونیت هەست، نە فەرهەنگیت هەست، نە پادشاهیت هەست، نە سلسلەیت هەست، نە قەومە فارست هەست. من بۆ تۆ سابەتم کرد کە ئەم فارسیە زندگیە ئیجتیماعی پێ نەکریاگە. یەک دانە فارس خێڵە خەزورانی نۆگە، فامیلای زەنام، پەدەر خانومم، مادار خانومم. بۆ ئاوەنەی پێچێنی، بۆ نە درێژیەکەیت و نەبووگە. وەلێ لۆڕێ هەسی ها، بەلوچێ هەسی ها، گیرەکێ هەسی ها، بچۆ تەوایفە لای مەشهەد هەسیان ها. خوای نێژن زەبانێ مەحەلی، ئەمە گشتی کوردن. دانێ بەچکە جوولەکە زوانێکی جوولەکەی دەستکردی داگەسەمە لە سەریان، مشتی کوردە خۆفرۆشن نادروست بووگنۆ کارمەند و نۆکەرە کۆرپۆرێشنە ئێرانی هۆڤیەت و ماهیەتە خۆیان گۆڕیگە. براکەم مەچۆ کەتیبەی کوورش جەعل بکە بێ بێژە کوورش و مەعقەدی وتکێسی چی؟
بچۆ بێژە بە من کوورش بەو ژنەی خواستکێسی وتکێسی چی ڕۆژە زەماوەن کێسی علووس بە تۆ نایژی پەهلەوی قەیمان هەسوو پەهلەوی میانەمان هەسوو پەهلویاتمان هەسوو پەهلەوی مەگە نایژی هەسمان من خەریکم بە تۆ ێژم ئەم ملەتە ساختەس ساختەی تەوەهومە ساختەی کۆرپۆریشنە ملەتێ بەناو فارس نامەوجودە مەوجودیەتە تاریخیشی نییە ئەوە من بەم زوانە پڕتومتراق فارسیە بۆ تۆ سابتم کرد مەوجود نییە ئاسانترین شێوە لە دەستشوی چوون لە جفت بوون لە گریان و لە عەزا و لە شادی لەم چوار فاکتەرە کە ئیتر تۆ وەحشیترین ئینسانە سەر ڕووی زەمین بێم چوار عنسورتە هەست دەفع حاجە دەکەی نیازە بەدەنیت هەست سکس ئەەکەی کەسە ئەمرێت ژنیش ئەخوازی شویش ئەەکەی لە هەر کوێ بوویت تۆ بۆ ئەمانە کەلەمەت نییە من تورکی نازانەمە بگەڕێن لە تورکی وەزعی لەمە خراوترە بگەڕێن لە تورکی وەزعی فرەفرە لەمە خراوترە ئەم زوانی یەدیش و قەومە یەدیشە تورکیە گشتی کورمانجە گشتی کوردە خۆی کردگەسۆ تورک یا بولغارە یا یۆنانیە یا لە ئیسلاوەکانە شمالە هات کەسە خوارە و یا ئەرمەنە یا کوردە معلوم نییە ئەم تورکە تێ هەڵدریاگە لەکوێ هات ئەم زووانیە تورکیە لەکوێ هات وا یەک دانە کەلەمەی بۆ بازاڕ نییە یەک دانە کەلەمەی بۆ بازاڕ نییە بۆ ڕۆژەکانە هەفتە نییە نووسی ئەسڵەن نووسی بۆ ژیان ڕۆژانەی نووسی بۆ حکوومەتداری نووسی پس ئەوەی کە ئێمە ئەخەسێنێت و ئێمە بە داگیرکراوی ئەهێڵێت و ئێمە ئەکاتە کۆیلە خۆمانین نادانی خۆمانە جەهلە خۆمانە کاورایە کورد تێتە لەندەن ڕستوراندا ئەنێ بە ناوی پرژن کوزین پرژن ڕستورانت پرژن دیش موجود نییە ملودیە موسیقی ئەدزێت ئێژێ تورکیش میوزیک پرژن میوزیک دەرسوورەتێکە من لە فەرهەنگ ئۆراڵ و شەفاهیە مەردمە خۆمان لە کەلامیان لە بەیت و باوەکانیان لە گۆرانیەکانیان من تاریخە ئیجتیماعیە مەردمە خۆمت بۆ کێشمە دەرەوە بەڕاحەتی بۆ دەکێشمە دەرەوە چۆن زندگیان کردگە چیان خوارگە چیان نەکردگە ئەژێ چریکی ناکەم ڕەنجی بە کۆیە ئەومە دوکاندار چاوم لە تۆیە ئەمە ئەم شێعرە معلومە هەنە 1310 تا 1320 وەختێ ڕەزاخانە پەهلەوی ئیدێ لە مەردمە ئێمە ئەکاتە پیشمەرگە وەتەن کەلەمەی پێشمەرگ با بزانن زەمان ڕەزاخان دروست کریاگە یەدوڵڵا ڕەحمانی سەرپێڵی گۆرانی هەست بۆ چریک پێشمەرگە وەتەن ئەو بابزانەوە قەزمی حبوو غەودی دروستی کردو و قوچ بێکرد و پێشمەرگە وەتەن یەدوڵڵا ڕەحمانی کەلەمە هەست بووی چریک ئەژێ چریکی ناکەم ڕەنجی بە کۆیە چریکی ناکەم ڕاتەوەم شاخ و داخە ئەومە دوکاندار چاوم لە تۆیە ئەومە دوکاندار چاوم پێ توێ هەر ڕۆژ تۆ بەم بەیتە گۆرانیە ئەتوانی بفەهمی کە ئەم گۆرانیە هەنە چ دەورانێکە گزارش لە چ دەورانێکەکە مثالە دەما تۆ وەختێ حەیاتی ئیجتیماعیت کردوێت گۆرانیت هەز ئێژێ ئەو کچەمەچۆ جافی خەیاڵی نەکەی ئەو شەر تۆ بەستوتە بەتاڵی نەکەی وەو هەسارەکەی بانە کۆلیایی ئەمە کاورا ژنەکە ئەچێتە ڕێوە ئەمیش وا لە شوێنیە بۆیە ژنەکە بەرەو ژوورکە ئەڕوات ئەمیش بەرەو ژوورکە ئەڕوات دەنگی قەتەوێ هەناسە سوار ئەوێ عین ڕیتمە گۆرانیەکە ئەوەسە ئەو کە چاومەچۆ جاوفێ خەهایاوڵینەک دەنگەکە ئەوەڕێ سەر و خوارەکە لەگەڵ ئەوەی کە کەوت کەسە شوێن مەچۆ مەڕۆ
کاملا مشخصە بەم تەرانە زندگی کریاگە تەوەجۆکەن بەم گۆرانیە زندگی کریاگە ئینسانێ مەوجود بووگە سۆزێکی داگە دڵداریەکی کردگە زندگی ئیجتیماعیەکی کردگە نانێکی خواردگە کەسێکی مردگە وی تۆ هۆرەت هەست بۆی کاورا وەختێ کەسی ئەمر من بارها دیگمە ژنە ئێمە لە پرسەکانە وایە نەکرد حرەکاتە مەوزونیان بوو نەمایش مختلف و تەئاتر مختلفە عەزایان بوو و پرسەیان بوو و ئازیەتیان بوو ئەمە مەوجود نییە ئیستا ئەم قەومە فارسە تەنیا پرسێ کە ئەیزانێت چێ سینە بۆ کوتێ ئەمیش بۆ ئەم شێعەی جەدید و تەئسیسەسە سینە ئەکوتێ کێ خۆی ئەنێتە هەڕەک لوڕەکان خۆیان ئەنێنە هەڕەک چون لوڕەکان بۆ باوکیشیان خۆیان ئەنێنە هەڕەک دەستکش ڕەش ناکاتە دەستی کۆسی بکەوێ خۆی ئەنێتە هەڕەک بۆیە تو ئەمێنی ئەم مراسمە حسێنە لەکوێ خۆیانە دەنە هەڕەک کاورە لوڕەتەکانی بە ئەو خۆتن یاگەسە هەڕەک چون هەڕەگنیان جۆز یەکێک لە مەراسمای پەرسەی کوردیە کاملا دروستە بەم جۆرەسە کە ئێوە ئەتوانن گوزارش لە حەیاتە ئینسانیە خۆتان بکەن بەم جۆرەسە ئەتوانن لە ئاداب و سونەن و فەرهەنگە خۆتان بەحس بکەن لە تەقسیماتە ئیجتیماعیتان بەحس بکەن بەم جۆرەسە تۆ ئەفەهمی بنیانە جامعەی تۆ کۆمەڵگای کوردی چه شەکلی بووگە مردم چۆن زندگیان کردگە تا چه حەد تێگەی بوون فەرهەنگە خۆراک فرە مهمە نیشانەدا تۆ چەنی متەمەدنی فەرهەنگ دارویی خەیلی مهمە نیشانەدا تۆ چەنی متەمەدن بووی تەعاملاتە ئیجتیماعی و گرێبەستەکانە فیمابەینە ئینسانەکان نیشان ئەدا تۆ چەنێک لە مراودات و لە هەڵس و کەوتە لەگەڵ یەکتریا بووی پێگەی تەمەدنیت بووگە تەوەجۆکەی تۆ هەروە لە حەواوە قسە بکەی ئیمپراتۆریەتە ئێرانی بووگە دەبێنە دەفتەری ماڵیاتی بێرە یەکدانە دەفتەر بێرە ئەم ئیمپراتورە خەراجی لە مردم سەندوێ بێری دەی ئەی ئەم سەگبابە مەگەر حکوومەتی نەکردگە بە خەراج و بە باجێکە لە مردمەی سێنێ دئیشی ئەمەی نووساوی دیوان سالاری بۆ گەرەکە ئەمە ناژێ دیوان سالاریمان بووگە و دیوانمان بووگە و دێوە خانمان بووگە و کاوەران نووساگیسی کوا یەکدانە تۆ شێعرە چوزانم ناوی گشتیانم لەبیر چوو تۆ شێعرە نظامی گەنجەیت هەست شێعرە عشقبازیە دوودانە پیاوێتەکە یەکتریا هەست دەفتەرە ماڵیاتی نیەوە مهمیە و حەسی و کتێوی پوڵی واتیە چون نیسە خب ئەمانە ئێوە بە شوێنە داستانێکەوە بۆ مردمی کە ئێمە کاولە چونە مردمی کە ئێمە حەجێکی خۆی نییە حەج گوزارشێکی لە خۆی نییە حەج مەوجودیەتێکی لە خۆی نییە ئەم مردمی ئێمە ژیهەوکە لە دایک بووگە ئەسڵی خۆی کولەن فەرامۆش کردگە گشتی فڕەداگە بە مشتی جعلیاتە خۆی گریساندگەسەوە بۆیە ئەم ئینسانە قەت ناوێتەوە بەشەر هاڕیاگێکی دواکەوتگی تێ هەڵگریاگی نەفەهمە وەسە ئەسپێک ناڵە کردووی ڕاتە سەری جادێ ئاسفالت سمکۆڵان لێدا یەکێ لەمانە ناتوانێت لەسەر سفرەی خارجیەکان نانێت تەکا بخوا یەکێ لەمانە شەراو ناناسی گشتیشی شەراو خۆتا ئاگراوەختە خۆی بەخنکێنێ حەج کەس لە دنیا ئەوەی شەراو خۆر وێ شەراو بۆ مەسی ناخوا شەراو وەسە دۆ ئەمەی لێدا بووە کۆکاکۆلا بووە فیزی درینگ ئەوسا شەراویان لەگەڵ نانا خوارد ئەگەر وەزع خاس وایە شەراوە دەخوارد دەسە نەچوایە ئاوە دەخوارد من بۆیە تۆ براکەم شەراو خوار نۆگی دامەنیشە خۆت مەخنکێنێ شێتمەوە و دەرەکەی واقعی و من شەرابیە خۆم تۆ ئەحمەقێکی تۆ لە هەر کوێی دنیا شەراو بخۆی کاورا پێدێژی یابوو مەکە ئەزانین تۆ چێنێ دواکەوتگی ئەزانین تۆ چێنێ نادانی نازانی شەراو بخۆی دانیشە خواتوە
خواتوە تا بفەهمی ئەگە تۆ نەگەڕێی نافەهمی چه خەبەرە ئەم دنیا. من داندانێک جورعەت ئەکەن بێنە ئەم مەیدانە، یعنی ئێمە فارسمان نییە، ئەوە بۆ تۆم سابت کرد فارس نییە، دەی تۆ پیاگی سابتی بکە هەس، سابتی بکە هەس. تۆ بە ناسر ڕەزازی ئێژی خانندەی نەتەوەئی ئایمەم کوڕانە بە پەنجە وەلێ نایژی گەوادە نەتەوەی کێس نایژی قەحبەی وەتەنی کێس. تۆ وەختی هەچیشتە وەتەنیە هەسە، تۆ وەختی هێلکەی کوردی هەز، بنیشتی کوردی هەز، لباسیە کوردی هەز، دەمە قۆپانێ کوردی هەز، شقێ کوردی هەز، وەختی ئەمانە گشتی کوردی هەز، ئەی گەوادە کوردی کێس، ئەی قەحبەی کوردی کێس. کێس چه شکلیە؟ چه شکلی ئەمانە؟ بۆیە دقت بکەن دوژمن چۆن کەلەمە ئەخاتە ناوە مێشکە تۆ. بە تۆ ئێژێ کورد و تۆ فەقەت کوردی لەبەرەوەی مابەقی کوردەوار بووە، لەبەرەوەی ملەتێکی جعلی بە ناوی فارس دروستکە، لەبەرەوەی لۆڕەکە گیلەکەکە مازنێکە بەخۆی بێژێ فارس. من فارسم، کوردتەرێکی و فارسی کاورەتی هەڵدریاک. تۆ کێی؟ ئەممەسە ئێمە لێمان ئەقۆمێ و وەزیەتمانە مەسە ئەمڕۆ ئێوە ئیوێنن. نایەوە خۆش.